سڵاو و درودی خوای گەورەتان لەبێت بینەران و بیسەرانی بەرنامەی پاشیوی کوردستان 24 پێ خۆشحاڵین کە ئەم شەویش لە چوارەم شەوی پاشیوی ڕەمەزان لەگەڵ ئێوەی بینەر و بیسەری خۆشەویستی و ئینشاء الله شەوانێک ئەبێت پڕ لە شەوانێک کە دوعا و تاعات نزا و پاڕانەوەکان تێدا قبوڵی لای حەق تەعالا ئەبێت ژبان پاشیوت باش و ئەم شەوی خودش ترازی بێت پاشیوەتەژی بخێر و بەرەکەت و سەحەت گەلیامی تەماشاوانە السلام علیکم ورحمة الله وبركاته بەری بەرنامە دەست پێ بکرد متگوتە سووانێ هۆشمە بە زیادە وەلو هێشتانێ شەڤۆ چاریە پاشیوە چاریە بەس دیسە هەست پێکردنەکە گەلێک زیدە و هەی زی دەرباز بێت بەس ئیشڵات گەلێن دیشدا هەتا ئەگەر زی دەرباز بوونجی هەبێت ڤیدیۆیەکی خودێ ڕۆژی نوێژ تاعەت تەراویحێت هەمی مسلمانە قبیل کرد ئەف ڕەمەزان و تەخ ڕەمەزانە خێر و بەرەکەت و سەحەتێک بۆ هەمیە هەرچەند زووش ئەڕوات لەگەڵ ئەوەشە ژبان کەش و هەواش زۆر گەرم نییە ساڵانی تر بە بیرمانە خودەیە زۆر گەرم بوو تینوێتێکی زۆر فشاری بۆ هێناین برسێتێکی زۆر هەرچەند ئەوانە زۆر زیاتر خێری ڕۆژوان دەگەێنێت بەڵام ئەمەش دیارە ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەیە کە لە کەش و هەوایەکی خۆشە هێدی دیسا یا زەڤڕ تەبایکی بەرێ ئەم بچیک بین بیرام دێت ڕەمەزانە پیرۆز هەمی گەوت زەڤستانێ داوی سەڕێ و سەقەمێ و ئیسا هێدی دێوەلێت ئیشڵە خودێ مە بهێنتەوان ڕەمەزانەش ئینشاءڵڵا با بچینە ناوەڕێک و دادێنەوە لات هێدی دەست بابەتت خوب بکەین ئەبروکە خودە حەز کرد کە وەرەکێ شەرعی گرێدای شەرع و گوهۆڕینە یعنی حتا چابێژە ڕێنمایین دینی و ئاینێژی پشتی دەربازبوونە مەسەلەن ساڵ یان ژی زەمان کاتێنە گۆڕینۆن ژ هەروەکی خوت من دەفشەڤ ئەم دێ بەحەسکین لایەنێ شەرعی مەسەلەن ڤی بارودۆخیدا دوێ ڕەوشێدا کە هەندێک تشت ئاینی ئیسلامیدا تێنە گۆڕینۆ ژ هەر تشتێکی سابتە بێگومان هەندێک شتە بووە ئەتوانی بڵێن پایەیەکی پایدارە وەکو خۆی ماوەتەوە هەندێشتیشێ بە پێی زەمان وەکو ژبان باسیەکات لە گۆڕانکاریان و گۆڕانکاری بەسەردادێت بۆی کە زیاتر بچینە ئەو بابەتەوە قاڵ ببینەوەتیە دنیای پێشکەوتنە هەموو شتێ پێشکەوت و بابزانین دینی ئیسلام لەگەڵیا چۆن ئەم پێشکەوتنە مامەڵەی لەگەڵاکات بەڵام پێشەوە ئەم بابەتەشتان بۆ باسکەین کە کاکەخان عازەبانی پێشنێژ و گوتار خوێنی مزگەوتی گوندی عازەبان لە سنووری قەزای دەربەنیخان جگەلەوەی کە ئەرکە ئاینیەکان لە ڕێگەی نووسین و شعر و پەخشان و ئامۆژگاری و ڕێنمایەکان بە هاوڵاتیان دەدات با ئێمەش گوێ لە ئامۆژگاریەکانی ئەو مامۆستا ئاینیە بگرین بەرەم گوندی عازەبان بەخێر هاتنی بەرنامەی پاشیو دەکەم بۆ گوندی عازەبان زەحمەتیان کێشا و مەمنونم لەوەی کە جەنابتان ئێمەتان بیرکەوتەوە و لە پێشوازی ئەم مانگە پیرۆزەتە ئێمەتان بەسەر کردەوە یاخوا بەخێمە سەرچاو سەرسەرمان مانگی بەرەکەت و ڕەحمەتی خوایی یاخوا بەخێر بێیت بۆ ناو ئاوایی وەک بەندەی مفلیس دڵپڕ لە جۆشم ئامادە باشە گشت عەقڵ و هۆشم نازانم چ جۆر بکەم پێشوازی تا خاوەنەکەم لێم ببێ ڕازی چونکە تۆ وەفتی پەروەردگاری بۆ ئێمەت هێنا باشترین دیاری میوانێ بەرز و بەڕێز و خێری مژدەی لێ خۆشبوون بۆمان دەیەری هەرکەس لە ئێمە بەختی گوشاد بوو بە نووری لیقا و دیدارت شاد بوو دەریای غوفرانی بۆ تۆ بەکاران لێزمەی بەزەیت دەڕژێ وەک باران یاخوا پیرۆز بێ لە ئوممەی ئیسلام مەردانە ئاسا هەڵبگرین پێیان داواکارم لە خوای پەروەردگار ئەم مانگە بکاتە مایەی خێر و خۆشی و ئاشتی و ئاسوودەی و ئاوەدانی و ئارامی لە ناو گەلی وڵاتماندا ئۆمای دەرباز بوونمان بێ لە هەموو دەرد و بەڵاو
نەخۆشی و نەخۆشی مصیبەت و نەکبەتی و نەهامەتیەک یا ڕەبی ئەم مانگە مانگی خەیر و بەرەکەتە مانگی دابەزینی بەرەکات و ڕەحمەتی خوای پەروەردگارە و لە ئاسمانەکان و بۆ سەرزەوی و بۆ تەواوی بەندەکان و بە تایبەتی باوەڕداران و ئیمانداران کاسە دراوسێت با لەبیر نەچێ جامی ئاو زیاتر هیچی تێ ناچێ بە بۆنی چێشتت یان گۆشت و پڵاو و نەفسی ڕوو بە خۆت مەکە بەربڵاو خۆراک مەدەرە دەست منداڵەکان بیگرێ بە دەسۆ بڕوا بۆ کۆڵان ئەبێتە ئازار بۆ منداڵ فەقیر ئەدا لە جەرگی وەک خەنجەر و تیر نیشتیمانم قەدەروا بوو تۆ بووی تەلانکەی ژیاونم جێگەی خۆم و خانەوادەم تا دەگاتە باپیرانم قەدەروا بوو بۆ یەکەم جار لە تۆدا چاوم هەڵهێنا خونچەی ژینم بە بارانی پەڵەی تۆ بوو خۆی دەرهێنا خۆشەویستیت هیندە زۆرە بێڕیا هەر وەکو چاوی نابێ و ناکرێت تۆ لە بیرچی چون لە ناو جەرگ و هەناوی ئەم مزگەوتە بێنازە یەژین کوانێ ئەو خێرخوازە بێبەهانای ئەم مزگەوتە بێنازە تا جارێکی تربی کاتەوە تازە دیارە مزگەوتەکەمان نۆژەن دەکەینەوە بەڵام چاوەڕوانی هێمەتی خێرخوازانە بین لە هەرکوێ هەن داواکەرم لەخوای پەروەردگار دەروی خێر بەڕووی هەمومانە و بەڕووی مزگەوتەکانە بکرێتەوە و لە ئەم پەتە سەخت و ناڕەحەت و دژوارە هەموو لایەکمان ڕزگار بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. صوفان. وي خديش. بله. ما صدقش فكر يعني ديوانا قرمة. إما قصوانا كده. يا صيب يا درستها. خدي خيرا وي ما مستيبن بس براستيجي يعني هاي رمضان بيروز ده طيبتيجي أزباركم أركل سرمنات مسلمان زيادة ترلتين طيبتيجي وكي يعني وي ما مستيقيني الجندي أعزبان. كي توي بروجي وديال هندي جدا چندين کارن دژیوت و انجام دی ویجاش کشو هوا چابد جیان یا چابد او ارکن سرملت ده بگمان او ارکی خوشی بشوی کی تر ایگند لشوی شعر و هنر و فعلا وانی ام ده هر بحثی وی بابتی جیکین و دل دواکی بریم که ما بحث کری که چه تشتکی ثابت دین اسلامی ده چه تشتک جی گوران کاری بسر داتیم تایبتی جید وی روشانو که ده چه ارکک لسر مسلمان دوید بیزیده کرن بگمان چرخی پیشکوتن ناوستید بردوام ل پیشکوتنا کۆمەڵێکیشمان هەن زۆر جار بیر لە هەندێک شتەکەینەوە ئەڵین باشە لەو سەردەما شتەنە بۆ ئێستا هەیە ئەبێ من چۆن ئێستا مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتە بکەم لەگەڵ چرخی پێشکەوتنا منیش چۆن پێشکەوم بەڵام دینەکەشم لەدەست نەچێت بۆ هەندێ دەبێت میێوانێکی شەڕازەمە هەبێت هەمشالی یاسایی بە ناو دینی ئیسلام دەم ژالیە شەرعی بە دکتور مەخدید کەریم بسپۆرێ بوارە یاسا و شریعەتە ئاینی ئیسلامی ئەفرۆ میێوانیمە دکتور تگەلە بخێرە موضوع سەرەندێ بی یعنی ناوێدما چکی دەستپێکی مەگوت ژوان و سووان خودە حەسکە دکتور تگەلە بخێرەتی ڕەمەزانەوە پیرۆز ڕەمەزانی گۆش پیرۆز خودش سەرازی بێت بۆی هەموو خەڵک و هاوڵاتیانی کوردستان بەگشتی پیرۆز دەجا بابەتێمە ئەvەیە تایبەتیژی دوێ ڕەوشێدا مەسەلەن بۆ نمونە کۆڕۆنا هەی لەوانێ ئابووری ڕەنگێ زەحمەت بێت سوشیال میدیا هەی هاتنوچوون و دیتنامە بچاف ڕەنگە گەلێکی زەحمەت بێت ئەف بابەتە هەمی کات دینی ئیسلامێدا ئەم بێژین چ گۆڕانکاری بسەر دینی داتێن چ تشتێکی ثابتەش عالیە شەرعی و چ تشتێکی گۆڕانکاری بسەر داتێن جاش بەرەندێ دکتۆر هەموو پێخۆشە وی دەرگەهی vekîn تایبەتیژی ئاینێ ئیسلامێدا چ تشتێک یê ثابتە گۆڕانکاری بسەردانایێت و چ تشتێک jî بگوهۆڕینا بارودۆخوا ڕەوشە و بگوهۆڕینا ژیانê jî دەربازبوونا چەندین ساڵە تێنە گوهۆڕین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه پێشەکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم هیوام وایە سەرکەوتوو بن ئێستا بیدایەتی مانجی ڕەمەزانە شەوی زۆر تریشتان لە پێشمایە تا کۆتایی مانجی ڕەمەزان سەرکەوتوو بن لە بەرنامەکەتان بەرنامەی خۆشە خەڵکەکی زۆر گوێبیستیتی و هەروەها پیرۆزبایی مانجی پیرۆزی ڕەمەزان لە هاوڵاتیان و خۆشەویستانی کوردستان بەگشتی و شاری هەولێر و شارەکانی تری بە تایبەتی و دوعاکەم خوای گەورە شاری هەولێریش بپارێزی لەو هێرشانەی کە دەکرێتە سەری کە ئەوە شتێکی ناڕەوا و نابەجێ بەڕاستی شارێکی ئارام و خۆش و مێدەوارین هەر ئەوها بە ئارامی بەخۆشی ببینێتەوە
و هەروەها دوعاچی تریش بکەین خی گەورە ئەو دەرد و بەڵاو ناخۆشی و ئازار و ئەشکەنجەی بەگشتی لە سەرجیهان هەیە و لە کوردستان و لە عێراق و لە هەموو وڵاتانی دنیا خی گەورە بە کەڕەمی خۆی بە گەورەی فەزلی مانجی ڕەمەزان کۆتایی پێبهێنێت خەڵکەکە زیاتر ئاشنا و ئاشتەوایی دروست بێتەوە و بێکەوە ژیان زارێکی تر و سەلەن و دەست پێ بکاتەوە تەبەن ئەو پرسیارەی بەڕێستان کردان ئاینی پیرۆزی ئیسلام 1400 ساڵ پێشی ئێستا کە دابەزیوە و هەتا ئێستاش بەردەوامە دەتوانین بڵێن تاکە ئاینە لەسەر ئاستی هەموو دنیا هەموو جیهان لە بەردەوامی لە گەشەکردن و لە زیادبوون دایە بە بەردەوامی ئەوەش بۆ چەند شتێک ئەگەڕێتەوە چەند هۆکارێک ئەگەڕێتەوە تەبان لە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە دوو چەمچی زۆر گەورەمان هەیە چەمچی یەکەم پێگوترێت سەوابیت چەمچێ تریشمان هەیە پێگوترێت متەغەیرات سەوابیت ینی ئەو شتە سابیت و نەگۆڕانن کە لە شریعەتی پیرۆزی ئیسلام دیاری کراون دانراون بەڵام ئەوانە پێویستە هەموو لایەکمان بزانین زۆر محدودن زۆر دیاری کراون ئیمان بەخوا دوا ڕۆژ عقاب و سەواب و عقاب هەندێک شتی دیاری کراو هەیە کە شریعەت دیاری کردی و داینایە ئەوانە سەوابتن یعنی حدودیان زۆر محدود و دیارن بەشی متەغەیرات کە ئەو بەشە پێگوتێ گۆڕانکاری لە هەموو سەردەم و زمانێک خوای پەروەردگار لەو ئاینە پیرۆزە ڕێگەی داوە ئەوەش هۆکاری مانەوەی ئیسلامە لەگەر هەموو زەمان و سەردەمێک بەرەو پێش ئەچێ ئەگونجێ ناکرێ مەسەلەن شتێک بێتە پێشەوە شتێکی تازە و نوێبی ئیسلام قسەی تێدا نەبیت و ئیسلام ڕێگای تێدا نەبیت ئەوەیە مانەوەی ئەو ئاینە پیرۆزە لەگەر زانست یەک ڕۆژ کە ئاینی پیرۆز هاتووە بۆ پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دژایەتی عیلم و زانستی ڕاستەقینەی نەکردووە ئەوەیە هۆکاری مانەوەی ئیسلام و گەشەکردنی ئیسلام بەڕاستی لە هەموو بوارەکانی زانستی علمی فەرهەنگی تەماشاکەین ئیسلام لە پێشەوەیە ئینجا ئەو مەجالانەی کە گۆڕانکاریان تێدا هەیە تەبەن زۆرن لە بواری تعاملە لە بواری معاملاتە لە بواری گفتوگۆیە لە بواری هەڵسوکەوتە لە بواری هاوسەرگیریە لە بواری حەلال و حەڕامی دا گۆڕانکاری سەردەتن یۆنجا ئەوژی بواری حەلال و حەرام بە پێی زەمان و سەردەم زۆر گۆڕانکاری بەسەرداهاتیە تەبەن ئەمە چەند شتێکمان هەیە سەوابیتەوەکو باسم کرد و چەند شتێکیشمان هەیە متەغەیراتە لەوانەیە سەردەمێک فتوایەک زانایەک قسەیەکی تێدا کردیە بەڵام دوای ئەو قسە گۆڕایە لەبەرچی لەبەرەوەی زروفەکە زەمانەکە سەردەمەکە پێویستی بکرێت بۆ نمونە ئێمە ئەگەر تەماشای فقی ئیمامی شافعی بکەین ڕەحمەتی خوای لێبی یەکێکە لە مەذهبە گەورەکان کە خەڵکێکی زۆر لە سەرتاسەری زیان بە دوای مەذهبی ئیمامی شافعی و بیر و بۆچوونەکانی ئیمامی شافعی وەرەگرن ئیمامی شافعی کاتێک لە بەغداد ژیاوە زۆرێک فتوای هەبووە دوای کە سەفەری کردیە چوویتە میسر بە حکمی ئەوەی مسر وڵاتێکی ترە کللتورێکی ترە خەڵکێکی ترە پێویستی و پێداویستیان جیاوازێک سەقافەتیان جودایە فەرهەنگیان جودایە لەوێ فتاوەکانی گۆڕایە ئیمام شافعی ئەوەی لەوێ فتوای پێدایە لە بەغداد لەگە میسر جیاوازە ئێستا خەڵکەکان ینی لە پەرتوکەکان چ نووسرایە دەڵێن فقهی قدیم و فقهی جدید قدیمەکە چ بووە بەغداد بووە ئاراکانی ئیمامی شافعی کە چوویتە میسر پێیان گوترایە جدید ینی چیەشتی نوێی باس کردیە ئارای نوێ باس کرد زۆر جار وا بووە ئەوانەی لە میسر قسەی لەسەر کردیە جیاواز بووە لەوانەی کە لەگەر بەغداد قسەی کردیە هەمان شتیش بووە لەمشین بژین دینێ کوردی ئەم دینی ئیسلامی جدایەش دینێ بۆ نمونەیە ئەڵمانی هەری ئیسلامی نەخێر بۆ چۆ یعنی مەدەم سەردەمی خۆ بۆ نمونە ئەوە شافعی المصری بیا فتوای جدا داینە لە عێراقی پێی ناگوترێت جیاوازی هەمووی هەر ئیسلامە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەو خەڵکەی لە ئەوروپا ژیە جیاوازە لەگە ئەو خەڵکی ئێستا لە کوردستانە ژیە لە ڕووی هەڵسوکەوتی لە ڕووی تەعاملی لە ڕووی کللتوری لە ڕووی فەرهەنگی هەموو شتەکانی جیایە ئەمە لێرە شتەکانمان جیایە ئەغلبی خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان مسلمانن لەوێ وانە لەوانەیە ئەغلبی خەڵکەکە مەسیحی بن مەسەلیان دینێکی تر بن کەواتە لەوێ جیاوازی هەیە جیاوازیەکە ئەوە نییە کە ئەو دینەی وێنەوەکە ئەو دینەی ئێرەنەوەکە هەر هەمان دینە بەڵام چونکە ئاینی پیرۆزی سەوەکو باسم کرد مەجالی گۆڕانکاری و بەرفرەوانی و گونجانی زۆر تێدایە ئەوەش گەورەیەکە بۆ ئەو دینە ئەگەڕێتەوە و بۆ ئەو دقە پیرۆزانە ئەگەڕێتەوە کە لە قورئان هاتوون لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەتیسی نەکردێ زە شتێکی دیاری کراو بۆیە تەماشا ئەکەین لەوێ جار وایە پێویستیمان بە فتاوای تازە هەیە پێویستیمان بە گۆڕانکاری بۆیە ئێستا مەجمەعی
ئیفتای ئۆڕۆپیمان هەیە کۆمەڵێک زانای تێگەیشت و کە ئەمە زۆر زار بەحوسەکانیان ئەخوێنمەوە شتی جوان ئەخوێنەوە مدارەسە ئەەکەن متابعەکەن و هەروەها دیڕاسە ئەەکەن و شتیش لەسەر ئەنووسن ئەوە هەیە ینی گۆڕانکاری باشە دکتۆر شتێک هەیە کە زۆربەی زۆرمان هەستی پێکەین و دەزانین ئەمە ئیسلام نەیوتۆ بیکەین بەڵام عقایدی ئێمە بەڵام هەنێ بیر و باوەڕ هەیە ئێمە بۆ خۆمان دروستمان کردو دواتر وردە وردە ئەیگەڕینەوەی خینە سەر ئیسلام ئەڵێن ئیسلام توێتی ئەوە ئێمە چۆن جیای بکەینەوە عقایدێک لەگەڵ ئەوەی کە سەوابتە کە باست کرد کە دینی ئیسلام دایناوە کە ئەمە ئاڵۆزی لە ناو خەڵک دروستکەوە بۆ نمونەسە پێش ئەوەی کە دەست پێ بکەین باسیەوەمان کردوتمان پێشتر وامان زانیوە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم نابوایە پیا و ژن پێش هاوسەرگیری قسەیان بکردە بەڵام جەنابەت دوتت نە ئەوانە بووە ئەمە عقایدێکە کە خەڵک دواتر دروستی کردو چۆن ئەوە لێک بکەینەوە تەبەن ئەوە خۆی زۆر ئاسانە لێکردنەوەی ئەمە ئەگەر بێت و تەمەشا بکەین سەرچاوە ئەساسیەکان کە ئاینی لێوەربگرین چین یەکەمیان قورئانی پیرۆزە دومیشیان فەرموودە ڕاستەقینەکانی پێغەمبەر سلامی خۆی لەسەر بێت اینجا دوای ئەوە ئیجماعی فوقەها دێت و اینجا قیاس دێت و اینجا ئەو بەشانەی تر کە اختلافی فقهای لەسەر وەکو شەرع من قبلنا وەکو مەصالح مرسلە وەکو مەسەلەن عرفی صحیح و زۆر شتی تر هەیە کە باسی استحسان و استصحاب و زۆر شتی تر هەیە ئەوانە کە دەین سەرچاوەن کە ئەمە ئاینی لێوەربگرین ئەگەر بیر و بۆچوونەکانمان لەو سەرچاوە ڕاستەقینانە کە قورئان و سونەتە وەربگرین دووچاری هیچ گرفتێک ناین بەڕاستی بەڵام ئەگەر تۆزێک بە تاریخ دابچینەوە تەبعاً سەردەمانێک دوای پێغەمبەر سلامی خوا لەسەر بێ دوای خولەفا ڕاشیدین اینجا عەسری ئومەوی دێت ئەو عەسرە زیاتر ئیسلام قەتیز بووە لە بنەماڵەیەک کە حکومڕانیان کردیە بەنو ئومەیە دوای ئەوەی کە ئەوان شکست دەینن بەنو عەباس دێن کە دەوڵەتی عەباسی پێگوترێتن ئەوانیش نزیکەی 600 ساڵ زیاتر حکومی عالەمی ئیسلامیەکەن دوای ئەوانەوە ئینجا دەوڵەتی گچکە دروست بوون و هەتا دەوڵەتی سەلاجقە و ئیتر ئەوانەی تر هەتا دەگاتە دەوڵەتی عوسمانی ئەوانیش نزیکەی 600 ساڵێک زیاتر حکومیان کردیە لێرەوە کللتوری تورکەکان کللتوری عەرەبەکان زۆر جار وا بۆ ساڵ بۆ بەسەر ئیسلامدا هەندێک تەبع و هەندێک شتی وا هەبووە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نەبووە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسەکەی زۆر جار حتا ئەمە لە عەشایری خۆمان لە کوردستان دەڵێت سەحابەیەک هاتە لای پێغەمبەری خوا سلامی خوا لەسەر بێ گوتی ژنم مارە کردووە فەرمووی هەللا ڕەئەیتەهو پێغەمبەر فەرمووی دیتیتت وتی وەڵڵاهی ئەمن کەسێکم زۆ ئایانم ئینسانێکی ماڵ و منداڵم هەیە زۆر کێشەم نییە دەمەوێت ئافرەتەی بین و بگونجێ و ئاگای لە منداڵەکانم بیگوتی نەخێر بڕۆ تەماشایکە ئەحرا یؤدەمە بەینەکم بەڵێ مافی تۆ بیبینی هەتا وەکو ژیانتان بەردەوام بی جارێکی تر لە فەرمودەیەکی تر کە صحیحە ئافرەتێک دێتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ئەی پێغەمبەری خوا باوکم منی بە زۆری دایتە کوڕا مامەکەم دەکا کوڕە برایەکەی خۆی ئەمن ڕازی نیمە پێغەمبەری خوا فەرمووی مادام ئەتوو ڕازی ئەوە عەقدەکەم هەڵوەشاندەوە تەماشاکە یعنی ئەو سەردەما 1400 ساڵ پێش ئێستا ئەو نەوع حوڕیەتە هەبووە دوای ئافرەتان بەشداری هەموو شتەکانیان کردیە بەشداریان لە خوێندن کردیە خەڵکیان فێر کردیە بەشداریان لە تەداوی نەخۆشەکان کردیە بەشداریان لە جەنگەکان کردیە بەشداریان لە هەموو کاروباڵی ماڵ و چنین و تیجارەت خێزانی پێغەمبەر سلامی خوای لەسەر بێ کە خەدیجە بوو یەکەم خێزانی بوو ئەسڵەن خۆی یەکێک بوو لە گەورە تاجیرەکانی ناو دەوڵەتی عەرەبی کەواتە ئەوانەی ئێستا زاڵ بۆ بەسەر ئێمەدا بەشێکی دەتوانم بڵێم زۆری لە ئیسلام نییە کەواتە ئەگەر بابینە سەر ئەو بابەتی کە باس لە ئەرکی موسڵمان بکەین لە سەردەمە جیاوازەکان خۆی ئیسلام دینی ئیسلام بۆ ئەوە هات کە خەڵک بە باشی بژی وردە وردە ئەم بە باشیە گۆڕاوە خەڵک خەریکە بە خۆشی ئەژی فەرقی بە باشی ژیان لەگەڵ بە خۆشی ژیان لە ناو ئەرکی هەر سەردەمێک چییە کە ئێمە ئاوا وردە وردە بەرەو خۆشی ژیانە ڕۆین بابەتە ئەسڵەکەمان بیر چووە کە بە باشی بژین پرسیارەکەت جوانە دەستخۆش چونکە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین چ بە باشی بژین و چ بە خۆشی بژین دژی یەک نین چونکە ئەگەر کەسێک بە باشی ژیا لە هەمان کاتیش خۆشگوزەرانە ئەوە یەک دوو بەڵام ئەوە مهمە کاتێک ئێمە بە خۆشی ئەژین خۆشیەکە مانای ئەوە نییە کە ئەمن خۆشیم لەوەدا بێ کە ئەزیەتی خەڵک بدەم بۆ نمونە ئیسلام ڕێی نەگرتووە خەڵک بچێت بۆ گەشت و گوزار بۆ سەفرەکردن وایە کاتێک ئەچی بۆ سەفرە
بەڵام ناکرێت و لە سەفەرەکەت لە گەشتەکەت خەڵک ئەزیەت بدەیت ژینگەکەمان لێ پیسکەیت تەماشات کردیە بڕۆت هەموو ڕۆژانی پێشەمان و جومان کارمەندانی کارگوزاری یاخود کارمەندانی کە لە بواری ژینگە کار دەکەن زۆرمان دید زۆر حتا برا مرۆڕەکانمان کە زۆر دەستخۆشیان لە یەکەم زۆر ئەوانیشمان دین لەبەرچی لەبەر خەڵکەکەی ئێمە بەنەوەیەک ئەوێ گەشتەکەی خۆی بکات لەسەر هەوەست و ئارزوی خۆی هەر ئەوەی مەبەستەکانی هەوەس و ئارەزۆکان پێش پاشێکە کەوت زۆر جوانە هەوەست و ئارەزوەکانمان نابێ ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکی تر ئەزیەت بدەیت ئیسلام ڕێلەوەی ئەگری ئیسلام ئەوەی قبول نییە ئەڵێ ئەتوو هەوەس و ئارەزوی خۆت جێبەجێ بکە بەڵام بە شەرتێک کاریگەری نەخەیتە سەر خەڵکی تر و هەروەها ئەزیەتی خەڵکی تر نەدەی و هەروەها دام و دەستگای فەرمی ئەزیەت نەدەی لۆ چونکە کاتێک ئەتوو چووی بۆ گەشتێک بۆ سەفەرێک زۆر شتێکی ئاساییە ئیسراحەتی خۆتەکەی لەگەم بەس معنای ئەوە نییە ئەتوو بچی ئێستا ئیلا ئەو خەڵکەی ئێمە لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک ئەوەیە بستە دەرێ لە ناو سەیتەڕا لە پشت سەیتەڕا لە شوێنێک کۆ ببتەوە قەڵەباڵگەکی زۆر دروست بکە کاتێک ئەگەڕێتەوە بە قەڵەباڵگی بگەڕێتەوە بیکاتە هات و هاوار دەنجی تەزیلەکەی زۆر بەرزکاتەوە ئەوانەی لە دەوروبەرینی تەواو ئیزعاجیان بکە ئەوانە هەموو هەڵان بەڕاستی ئەوانە پێویستیان بە چاکردن هەیە بەس ئەوە بۆچی ئەگەڕێتەوە بەڕای من پێویستمان بە یاسا هەیە ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو وڵاتە ئەوروپیەکان کە زۆر جارێکی ئەیان کەینە نمونە خۆ ئەو خەڵکەی وێش هەمووی خەڵکێکی زۆر ڕۆشنبیر و تێگەیشتی نییە بۆ دەرەزە بەڵام زۆر حساب بۆ یاسا ئەکە لەو ماوەی ڕابردوو شتێکم بیست کە لە کەسانی لەوێ ئەژێن لە دۆست و خزمەکانمان گوتی یەک لەو بەڕێزانە لەوەی باس کردم گوتی ڕۆژانی شەمە و یەکشەم خەڵکەکە لە وڵاتی وەکو بۆ نمونە ئەو باسی کە بۆیان جێڕامە لە هۆڵندا بوو وتی خەڵکەکە کە لە دیسکۆ دێتە دەرێ بنێشت فڕێدات بنێشت فڕێدا ڕۆژانی یەکشەم کە دەوام دەست پێکاتەوە شارەوانی زۆر هیلاک دەبی تاکو ئەو بنێشتە لە بنێشت هەمووی پڕ بنێشتە چارەسەری بکە پەرلەمانەکەیان دانیشێ لۆ چ دانیشێ لۆی هەر کەسێک بنیشت یاسایەک دەرەکەن هەر کەسێک بنێشت فڕێبدا 50 یۆرۆ غرامە یەکەن کەس بنێشت نەما دەرێ خلاص زادەی کۆتایی پێ ئەنی خەڵکەکە مولتەزیمە بە یاسا بەهۆی ئەو غرامەیە کە هەیە دەمەشات کردی نەوەک ئەتوو بڵێ ینی هەموو خەڵک بڵێ زۆر جار وایە خەڵک خۆی حەزەکە سەرپێچی بکە ینی وەکو بەڕێزت تازە ئیشارەت پێ کرد حەزەکە بەو نوعی خۆشیەکەی وی لەوەدایە بەو نوع بژێ بەڵام ناکرێت ئەتوو ئەگەر خۆشیەکەت لەوەدا بێ بە شێوازێک بژی ئەزیەتی خەڵکی بدەیت کە ئەزیەتی خەڵکی دیدا ئەوە ناکە خۆش ژیان ئەوە دەکا مەسەلەن تێپەڕاندن تەجاوزکردن جە بۆیە هەم ئیسلامیش ڕێ بەوە نادە بجا دکتۆر مەزنترین یاسا خودێک کوپڕێکە قورئانی بوو مەهنێتی چاوە ئەم بەری یاسایت مرۆڤەتیە بدانن ئەم بەحسا یاسایت قورئانی پێکو ئەم ژیانە خۆ پێ خۆشکین و پێ باشکین پێ پڕێ بچین ئەم دێ خاڵی بەحسکین بەس دێنو کە بەرە فڕانیەوە چین ئەگەر 2 دقیقە مەجاڵی بدێمە ئەم مەمنونی تەبین دکتۆر دیالمەدا ببینە بەرە فڕانیەوە چین ئەفکاری مە ئاراس ئەمین پاکی ڕاستە و خود گەلمەدە بزانین کە کەش هەوایەت ناف ڕەمەزانە پیرۆزدا لە ڕانیە چاوایە ئاراس ئەفدەمێ باش ڕەمەزان و پیرۆز بچین کە هەر دەست پێ کە ڕەمەزانێ ما هەفتو نەدیتە نزانم هەفکاری من هەر جارێکی بەرێمە دنە کامیرەگێ ئەفدەمێ باش بزانین کە کەش هەوڵ دەفە چاوایە خەلک ڕانیە تایبەتیجی چاو بەرە خودی تەش دەربەش بووی خواردنا پاریەکێ پاشی بێ سەحەت و تەندروستیەکە باش ڕەمەزانیشە پیرۆز بێت ئاراس سپاس ژوان سۆڤان ڕەمەزان لە ئێوە لە هەموو مسڵمانان پیرۆز بێت دیارە هاوشێوەی زۆربەی بازار و دۆکانەکانی ناو سەرتەری پارێزگاکان ماوەی چەند ساڵێکە دوکان و بازارەکانی ڕانیەش بە شەوان قەرەباڵغی زۆریان پێوە دیارە بە تایبەتیش لە ڕەمەزاناندا و قەرەباڵغیە زیاتر دەبێت و بە تایبەتر لە دوای 15 مانگەوە هەر زۆری دوکان و بازارەکانی ڕانیە دەکرێنەوە بە تایبەتی ئەو دوکانانەی کە خواردەمەنی و ساردەمەنی و شیرینی و جلوبەرگ و زۆربەی پێداویستیەکانی دیکەی لێ دەفرۆشرێ ئەم شەو ئێمە لە یەشێک لە شەقامە قەرەباڵەکانی ڕانی لە گەڕەکی نەورۆز کە ژمارەیەکی زۆر ساردەمەنی خانە و شیرینی و دوکانی جۆرا و جۆری لێ ئێمە هاتوون لە یەشێک لە ساردەمەنیەکان ئەگەرچی لە 4-5 ڕۆژی ڕابردوودا بەڕاستی جێڕانیە پلەکانی گەرمە زۆر دابەزیون دەکرێت بڵێن دنیا ساردە بەڵام هێشتا بازاری ساردەمەنی خانەکان بە تایبەتی بۆ ڕۆژوانان لە شەواندا قەرەباڵخن دەچمە لە یەشێک لە وەستای ساردەمەنیەکان کە دۆنگرمە و شەربەتی فرێش و ئەو بابەتانە دەفرۆشم بزانم بازاری ئەوان لە شەوانی ڕەمەزاندا چۆنە ئەوان چۆن کار دەکەن
و کارەکانیان لە شەوانی مانگی ڕەمەزاندا چۆن ڕێخستووە وەستاجیان سڵاو لێبێت جیاوازی ئیشکاری ئێوە بەتایبەتی دۆنتیرما مۆتا و شربەت و هەم ئەو پێدا ئەو شتانی خواردەمەنانی کە لێرە دێفرۆشن ئێستا چۆنە بەراورد بە پێش ڕەمەزان مشتریەکان چۆنە کەی دێن کەی دوکانتان دەکەنەوە و تا کەی لێرە دەبێت سەرەتا بەخێر بێن سەرچاوان مانگی ڕەمەزان لە هەموو موسڵمانان پیرۆز بێت بەخێر بێن ڕاستی گەڕەشی نۆرۆز لە ڕانیە شەقامێکی گشتیە زۆر قەڵەباڵغا ئێمە جیاوازەکەی ئەم ساڵ تۆزێک لە ڕووی مادیەوە خەڵک تۆزێک بژێوی باشترە هیوادارین باشتریش بێت لەبەرەوەی چەند بژێوی خەڵک باشتر بێت خەڵک ئەوەندە پێداویستەکانی زیاتر بەکاردێنێ و لە ڕۆژی ڕەمەزانە ئەو هیلاک و مادبوونی لە جەستی خۆی هێواش کاتەوە ئێوە لێرە چی دەفرۆشن کەی دێن پێشتر چۆن داهاتن ڕۆژانی ئاسایی و لە ڕەمەزاندا کەی دێن و کەی دەڕۆنەوە چیش زیاتر پێشکەشی مشتریەکانتان دەکەن ئێمە ڕۆژان پێش ڕەمەزان دوای سعاتێکەوە دوکانمان دەکردەوە بەڵام ئێستا سعاتی پێش بەربانگ یا 2 ساعت پێش بەربانگ دێن شتەکان حازر دەکەین لە مۆتەیە لە شەربەتە جۆری شەربەتەکانمان زۆر جیاوازە هەمویان تایبەتمەندی خۆی هەیە زۆر خەڵک بەلایەوە خۆشە لەبەرەوەی ئەزمونێکی چەند ساڵەمان هەیە لەگەڵ دوکانە پاقلاوە شیرنەمەنی هەمویان بەشی خۆی هەر کەسە تاموچێژی لە شتێکی خۆی وەردەگرێت و دێ لامان دەبات شەوانە تاکەی دەمێننەوە لێر تاکەی مشتریتان هەیە ئێمە زۆربەی شەوان تا سعاتێک جمەی دێ لە یعنی زۆر قەڵەباڵغا لێرە تا سعاتێک بەڵام لە دوای سعاتێکەوە هێوا شەواش خەڵکەکە بەرەو پارچەوانە دەڕاتەوە ماڵەوە بەڵام باشە ینی قەڵەباڵغا ئێستا لەخوا بەسابێ سپاس بۆ ئێوەش شوان دیارە لەگەڵ قەرەباڵغبوونی بازاڕەکان لە مانگی ڕەمەزان و بەتایبەتیش لە شەواندا لیژنەکانی چاودێری بازار لیژنەکانی قایمقامێت لیژنەکانی چاودێری تەندروستی ئەوانیش سەردانەکانی خۆیان بەتایبەت بۆ شوێنانەی کە خواردن و خواردنەوەکان دەفرۆشن شیرنەمەنی و هەموو ئەو بابەتانە بێگومان ئەوانش سەردانەکانیان زیاتر کردووە تەنها لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو لە سنووری قەزای پشتێر نزیکەی 25 شوێن کە وەکو چاخانە شیرنەمەنی ساردەمەنی و ئەو شوێنانەی کە خواردن و خواردنەوەیان لێ پێشکەشکراوە بە بڕیاری لیژنەکانی قایمقامێت لەبەرەوەی پابند نەبوون بە ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان داخراون بێگومان تا بچینە قوڵای مانگی ڕەمەزانەوە بازارەکان قەرەباڵغتر دەبن بەڵام ئەوەی جیاوازی ئەم ساڵە بەڕاستی پار ساڵیش لەگەڵ ساڵانی دیکە ئەوەیە کە خەڵک ئێستا تا ڕادەیەکی زۆر خۆی لە قەرەباڵغی دەپارێزێ و پابند دەبن بە ڕێکارە تەندروستیەکە ئەو پێی کە ئێستا هەموو ئەو شوێنانەی کە خواردن و خواردنەوە و قەرەباڵغی تێدا دروست دەکرێت بە شتێکی زۆریان ئازادن خۆی خەڵک خۆی ڕێکار و ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ دەکات بەڵێ زۆر سپاس دەکەین ئاراز ئەمین لە ڕانیەوە ئینشاءڵڵا هەموو خەڵکی کوردستان و هەروەها ڕانیەش ئەم مانگە دەبێتە مانگێکی پڕ لە خێر و بەرەکەت و هەروەها دوورکەوتنەوەی ئەم نەخۆشی و کۆرۆنا و هەموو شتەکان و وەکو جاری جاران ڕەمەزانێکی ئاسایی بەسەر بین زۆر سپاس دەکەین ئاراز بەس بۆ وڵاتیە زیبزی مۆتا و تازیاتیان نەخۆچی کێشتە بچێکی دنیا وەلا بەرینە کەمە مۆتاک خۆر ساڵۆ دەکمە خوار بەری بەرنامە دکتۆر ئەم بەگەنەوەت ناو بەرنامەیدا و بابەتێمە ئەسوس هازرد کە منەزانم کاب بۆچوونە منە خەلەتەوەنجی ڕاستە هەندی ژیان سانەهیتر لێتێت ئەرکل سەر مسلمانی بزەحمەتتر لێتێن بۆ نمونە سەردەمێ پێغەمبەری سەڵ سەر من خۆژیان یا بزەحمەت بی بەس سەحابیە حتا تە نمونە ژینا هەر پرسیارەکە سەحابیە هەبە کە حەلالە یان حەڕامە فتوایەکی یەکسەر ژ دەستێ پێغەمبەری سەڵ سەر من وەرگرت ئەوێ بکە ئەوێ نەکە نوکە بۆمەیە بزەحمەتە ئەس گۆری خودی ئەم نەسەروی دەمینە و هەر پرسیارەکەمە هەبەتی ڕاست بچینە دیوانە پێغەمبەری سەڵ سەر من و بێژنێک ئەم چ بکەین نوکە بسڵمان بێژت گەلک مامۆستای ئاینیت هەین گەلک کەناڵێت هەین ئەنەزانم کاگوێ خوب بدمەکێ دا درستهایی ئەو ئەرکێر سەر ملێت من ئەس جێبجێ بکەم چ بکەین نوکەت بی سەردەمیدا کۆدا ڕاست وەربگریت پرسیارەکە زۆر جوانە کاک شیبان بەڵام ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر فەرمودەیەکی پێغەمبەر سلامی خوای لەسەر بێت کە لە یەکەم حەج و ئاخر حەجی بووە پێی دەگوترێت لە حەجەت الوداع یعنی ئەو حەجەی کۆتایی ماڵاوای لە خەرجی کرد دەرێ ئینی تەرەکتوکم عەلا بەیضاءة لەیلوها کەنەهاریها دەرێ ئەمن ئێوە بەجێ دێرم لە دوای خۆم لەسەر ڕێگایەک کە شەوەکەی وەکو ڕۆژەکەی ڕووناکە یعنی هیچ شتێک نەماوە هەتا لە قورئانیش کە باز دەکەم ما فەڕەتنا فی الکتابی من شەی هیچمان بەجێ نێشتیە کە شتێک ئێوە لێتان حاسێ ببێت
ئینجا بۆیە ئەگەر ئێمە اليوم أكملت لكم دينكم بەڵێ بەتاکید ئیسلام بە تەواوی هەموو شتێک بە کاملیاتی ئەگەر ئێمە سەر لە خۆمان نەشێوێنین حتا دەڵێ ڕۆژێکیان لە فەرمودێکی تر کە ئیمام ئەحمەد ڕوایەت دەکە صحیحە دەڵێ ڕۆژێکیان سەحابەیەک هاتەکەن پێغەمبەر سلامی خوا لەسەر بێ فەرمووی پێغەمبەری خوا جئت تسأل عن البر هاتی لە چاکە پرسیارکەی وتی بەڵێ پێغەمبەر فەرمووی استفتي قلبك هەر دڵی خۆت بکە حەکەم البر ما اطمأنت إليه القلب والإثم ما حاك في صدري وتردد في القلب وإن أفتاك المفتون دەڵێت چاکە ئەوەیە کە تو ڕاست دڵت لێ مطمئنە خراپەش ئەوەیە تووشی دڵڕاو چێ بیلی دوو دڵی ئایا بکەم نەکەم ینی کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت لەسەر ڕاستە ڕێگا بڕۆین وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله سبل كشكن ئەوە ڕێگایەکی ڕاستە ئیسلام پێخوای گەورە فەرموویەتی لەس ئەو ڕێگا ڕاستەی بڕۆن تووشی هیچ هەڵەیەک نابن ئەمما ئەگەر چوونە سەر سوبل و باریکە ڕێگاکان تووشی هەڵا بن اینجا ئێمە بەڕاستی لێرە حەزەکەم لەو کەناڵەی بەڕێستان خوشک و برایان بەگشتی ئاگدارکەمەوە کاتێک کێشەیەکیان دێتە پێش ئێمە لێژنەی فتوامان هەیە لێژنەیەکمان هەیە لەسەر ئاستی هەولێر لێژنەیەکمان هەیە لەسەر ئاستی سولەیمانی لەسەر ئاستی دهۆک لێژنەی گشتیمان هەیە لەسەر ئاستی هەموو کوردستان یعنی بەڕاستی ئەو مامۆستا بەڕێزانەی لەوێن من زۆر متابعی فتوەکانەکەم فتوەکانیان زۆر باشن زۆر عەسرین زۆر سەردەمین یعنی ئەو کێشە و گرفتان ئەوانە بەردەوام دیڕاسات و توێژینەوەی خۆیان دەکەن و مەسائلە سەرەکیەکانی ڕۆژانە دەگۆترێ فتوای لێ دەن دەکری خەڵک دوایی ئەو مامۆستا بەڕێزانەی کە بە درێژایی چەندین ساڵ خزمەتیان کردووە دیارە ینی پێویست ناکە ئەمە بچین سەر لە خۆمان بشوین بەس لێرە حەزەکەم خوشک و برایان ئاگادار کە مۆستەرنجیان لەو خاڵێک ڕابژێشم کە زۆر گرینگە کاتێک لە شتێک گومانیان هەیە پێویستە نەیکەن زۆر جار وا بووە کەسی وا بۆ پرسیاری لەمە کردووە مامۆستا ئەو شتە حکمی چییە پاش ئەوەی کە شتەکەی کردیە تازە تو کردیتت ینی پێویست ناکە بپرسی حکومەکەی چییان سنی پێش ئەوەی بیکەی پێویست ئەو کات بپرسی زۆری تریش هەن کە پرسیار دەکەن دەڵێ مامۆستا شتێکی لەو بابەتەمان هەیە ئایا حکومەکەی چییە ئینجا کە لەو ڕۆن دەکەینەوە ئەو کاتە ئەگەر گونجاوی دەیکە ئەگەر گونجاو نەبی نایکە تەماشاتان کرد ئینجا دەربارەی زەکاتە دەربارەی حەلال و حەرامە زۆر مەسائلی تر هەیە لە شریعەت کە ئەوان کەمتر شارەزایان هەیە ئینجا ئەوە مهمە کە ئێمە پرسیار بکەین لۆیە دەڵێم هیچ گرفتێک نییە لە هەموو عەسر و سەردەمێک باشە دکتۆر مەولانا چەندێک پێشتر وتوێتی مێشکم پڕ بوو لە باسی ئیمان ڕسمی ئیمانم ئارەزوست ئەوەنەی کە باس لە ئیمانەکرێت ئەمەی کە باسی لێوەکەی جەنابەت بە بەردەوام فتوای باش هەیە و ئاگاداری باش هەیە ئەبێ خەڵک ئیمانی بەهێز بێت تا ئیمانت بەهێز بێت تۆ بەرەو هەنگاوی بەرەو ئەو نوعانە نابێت کە دواتر بگەڕێیتەوە دوای ئەوە بزانی فتواکە چی وتوەیانە بە بەردەوام گوێمان لە ئیمانە باسی ئیمانەکرێ ئەمە بکە وا بکە بۆچی نایگرین بۆچی ئەو ئیمانە جێبەجێ ناکەین کێشەکە لەکوێیە لە کاتی مەولاناش ئەو قسەی کردوانی ڕاست کێشەکە لەکوێیە ئەمە بە درێژایی مێژوو کە ئەو خەڵکە هاتیە و ڕۆیشتە هەمومان باوەڕمان هەیە بەخوا و باوەڕمان هەیە بە ئیسلام و باوەڕمان هەیە بە چەمکە پیرۆزەکانی ئیسلام بەڵام لێرە کێشەکە لە چ دروست دەبی لە ئیلتیزام دروست دەبیت ئیلتیزام زۆر زۆر مهمە کاتێک بەڕێزت قەناعەتت بە شتێک هەیە باوەڕت بە شتێک هەیە ئیمان چییە پێناسەی ئیمان چییە ما وقر في القلب وصدقه العمل يعني إيمان قول وعمل أتو بزمان قسەکەی دەکەی بەس بە عمل ئەبێ بیسەلمێنی يعني ئەگەر هەتا ئێوارە بێ وەڵا بن مثلا لۆ نمونە زۆر کەس نوێژ ناکات بەس من دڵ ئیماندارێکی باشم لەگەر ڕێزم لەو کەسانە تەبەن ئەمن خۆم قەناعەتی کولیم وایە و کەسێک کە نوێژیش نەکا کافر نابی لە دین ناستە دەرەوە بەس مادام باوەڕی بە نوێژ هەیە کافر نییە بەڵام چیە گونەحبارە بەڵام کاتێک دەڵێ من ئیمانێکی باشم هەیە نوێژیش ناکا بەحث کرا و تەمبەلیە ینی تەماشای ئیمانەکەی باش نییە لۆ چووکە ئیمان هەر بە زمان ئیمانە بەڵام عملیش دەبی تەزدیقی بکە ئەویش ئەڵێ ڕسمی ئیمانم ئارەزوست ڕسمەکەی ببینم ئەمە هەر باسی ڕسمەکە ئەوەیە بە عملی ئەمە ڕۆژانە ئیمانی بینم ئەمە قاعدەی زۆر جوانمان هەیە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ الدین والمعاملة دین معاملەیە من هەر بڕێ پیاوێکی زۆر بەدینم زۆر مسلمانم کاتێک چوومە بازار لەوێ دینەکەم بەدەرەکەوێ کە کو تەعاملێک خەڵک دەکەم فەرمودەیەکی ترمانەی مای بوخاری ڕیوایەتێکە پیغمبر خدا فرمی صلی الله علیه و سلم رحم الله مريئا اذا باع سمحا واذا اشترى سمحا رحمتي خدا مسلمان میکاتێک شت دەفرۆشی زۆر بە سەماحەت هەبی و ئەوەی دەشکری زۆر سەماحەت يعني ئەوە لێرە بەدەرەکەی با و پیاوەی
دوکاندارە مەسەرەنیان ئەوەی کڕیارە پیاوێکی زۆر باجوی چوو بیتە حەج و مەسەر نوێژی بکا و جەماعەت بکە بەڵام ئەگەر معاملەی باش نەبی ینی بەتاوە لە دینەکەی نەگەیشتە دینەکەت پێت ئەڵێ دین ینی تعامل بۆ نمونە با نمونێکی تر بدەمە بەڕێستم کەسێک هێز دەرێ من زۆر ئیماندارم زۆر متەزیم زۆر باشم لەگە ماڵ و خێزانی زۆر خراپە تمشانی ئیمانەکەی چ معنایە ئەوەت لە چی ئەوەت لە پێشە چی خەیڕۆکم پێغەمبەری خوا فەرمووی خەیڕۆکم لأهلی و ئەنا خەیڕۆکم لأهلی باشترینی ئێوە چێە کەسی ئیمانداری ئێوە چێ کە لەگەڵ خێزانی باش بێ لەگە منداڵەکانی باش بێ لەگە کوڕکچەکانی باش بێت جیاوازی لە بینیان نەکە کێشە و مشکلە لە بینیان دروست نەکە کاکە ئەتومادام زۆر ملتەزیمی زۆر بەدینی زۆر باشی ئەو دینەی لۆ جێبەجێ ناکەی لەس ئەرزی واقع ئەوەی التیزام ئەساسە یعنی کاتێک ئەمە ئیسلام ئەزەبان حەدیثێکی ترتان بۆ بخوێنەوە کە ئەوە حەدیث نییە قسەی حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێ بێت چەنە بە حەدیث ڕۆیشتیە بەڵام لە حقیقەتدا موقوفە لەسەر ئیمامی حەسەنی بەسری دەڵێ ليس الإيمان بالتحلي ولا بالتمني ليس الإيمان بالتمني ولا بالتحلي ولكن ما وقر في القلب وصدقه العمل إيمان بتمني نية بري من وادكم بتحليش نية ردينا تبي زلو بركة تبي فلان شو تبي إيمان بوشتانا نية ما وقر في القلب لدلت يجيربو وصدقه العمل عملي روجانات زي بكات أو إيماني راسك أي لشانك يتريشا بس لو أكدت إيمان ينقص ويزداد طبعا الإيمان ينقص ويزيد ينقص بالطاعات ويزيد ينقص بالمعاصي ويزيد بالطاعات سن طاعات وعبادتك زيادة سن جناح وتعاون وخرابك بكذابة لو كاتاني كنقص بيت أو ركارانة شين كبيجرين بر بتشياب زانم إيمان نقصي كرزوا طبعا خوي ليرا أجر خومن بخينا بر میزانی قورآن میزانی فەرموودە جوانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بەواضح دیارە مەسەن بۆ نمونە کەسێک ئەگەر نوێژ نەکە غیبەتی خەڵک بکە ئازاری خەڵک بدا حرام بخوا تمشاوانە هەموو با ئیمانداریش بیت سەبر ئیمانی لاوازە بێت کاتێک خۆی دەبینیتەوە لەناو زۆنگاوێکە کۆمەڵێکی زۆر خەڵکی ئەزیەتدایە حەقی خەڵکی خواردیە زۆڵمی کردیە غیبەتی خەڵک ئەکا ئازاری خەڵک ئەدا غەش و فرتوفێل لە معاملە ئەکە بزانەوانە هەمویان ناواقسی ئیمانن شحنەیە ئەو شخصە کاتێک فرسەتی دێتە پێش ڕەمەزانە یان جێژنە یان دڵی خەرچی زویر کردیە دایک و باوکیتی خوشک و برایتی جیرانێتی خزمێتی دۆستیتی نزیکیتی کاتێک فرسەتێکی وەکو ڕەمەزانی دێتە پێش ئەبێت تەوبە بکە ئیستیغفار بکە ئەو شتە هەڵانە کۆتایی پێبینی بخۆی باشە بیت هەر بەخۆی تلقائیە ئیمانەکەی بەرزە بێتەوە لۆ چونکە کاتێک ئەتوو لە خراپە لە گوناح لە زۆڵم لەستەم لە غەش و خیانەت و درۆ و دڵەسە دوورکەوتیەوە تلقائیە ئەتوو ئیماندارێکی باشی تەماشات کردی ئەوانە ئەساسن کە ئینسان بە عەمەلی یعنی بیکات دکتۆر وەکیتەی مۆژە پێکریگە لە جۆرە دەوێت عەمەلی مرۆڤ دیوار کرد کو ئیمانە مرۆڤی دڵدا تایبەتیژی یا موکمە یا مەزبیتە سەردەمەکێ زەحمەتە کۆرۆنای هێشتا زەحمەتتر لێ کردیە تاوینە ئیسلامێدا چاوە بەحسی وان سەردەماتێکی کردن و نەخۆشی بێتە پێشیا مرۆڤی بۆ نمونە چوونە دەستا و سڵاف ئیسلامێدا گەلێکیا گرنگە گونەح پێدەغەفرن چوونە مزگەفتێ و اعتیکافات مزگەفتێدا گەلێکیا بخێرە تایبەتیژی هەیوا ڕەمەزانێدا وەلەو دەرگێت مزگەفتەش دەکرینە لێ دوێت مرۆڤ یێ هشیار بێت ژبەر کۆرۆنایە چاوە ئەم سەرەدەریە تایبەتیژی گەل vê ڕەوشە زەحمەت و کۆرۆنایژی بکەین و هێشتا ژی مەترسیە ڕاستی ئەو سەردەمەش تاعونش بڵاو بووە ینی لە سەردەمی ئیسلامیش سەرەتاکان تاعونیش بڵاو بۆ هاوشێوەی سەردەمەکان بۆ بڵێ پێغەمبەری خوا سلامی خوا لەسەر بێت باس لە چارەسەرێکی زۆر عەمەلی و واقعي وحقيقي إذا وقع بأرض فلا تدخلوا إليها وإذا كنتم فيها فلا تخرجوها وبيدا قلت لها الحجز الصحي أو كارنتيني استاكاها أجر إيمان مسلماني باش بين زاري لقى الرزم لو هندكس كدلي بهيت زورك نابي مزقود دا بخري بهيت زورك نابي خلق أوها بكري من لواني لقري هورانا بن براستي چونك خواي قورك كمزقوتي دروس كدي حتى كعبة سن بيروز ومقدسة إنسان لكعبة قورة لكن خواي قورة مروف زوزور قورة لكن خواي قورة ولقد كرمنا بني آدم وفضلناهم على كثير مما خلقنا تفضيلا خواي قورة أو هاي باسكري إنسان من زور برزوا قورة كدي لسر زور بين مخلوقاتي تر رزمان لقرتوا كواتها بارزقاري لسرجاني إنسان أو أصل شيء زوزور قورة بيست هم من باش بزاني إنسان أقريتوش دي سنة سر التزامي كسا كان من مثلا کەسی وامان هەیە یعنی ڕاستە چوونە نوێژکردن لە مزگەوت ئەجری زۆرە و هەروەها وەکو بەڕێزت باس کرد ڕەمەزانە ئەتیکافێ وەکو خاتون باسی کرد مثلا خەڵک حەز دەکات زیاتر عیبادەت و چاکە و خێر بکە
ئەوانە هەمووی باشە بەڵام ئەگەر بگەڕێنەوە لە ئەو سەردەمانەی کە تاعون و مەسەلەن نەخۆشی تر هەبووە بڵاوبوویتەوەش بەشەکە لە تاونەوەی کە ئێستا هەیە یعنی ئەوانە بڵاوبوویتەوە ئەوانیش احتیکافیان کردیە لە ماڵی خۆیان نەچووینە دەرێ ئەمریان پێکرایە و هەروەها ڕێگای چارەسەری باشیان گرتیتە بەرتاوکو ئەو پەتایە کۆتایی پێدێت ئجا بۆیە بەڕاستی ئەمن لێرەوە لەو کەناڵە بەڕێزەی ئەوە داوا لە هەموو خوشکبرانی بەڕێزەکەم بەکەم سیر نەکەین ڕۆژانە زۆر دۆست و عازیز و خۆشەویستمان ئەمرێ ینی ئەوە گاڵتە نییە زۆر زاروا بووە کەسانی زۆر بەڕێز لەگە ڕێزم لێن گاڵتە بۆ زاکە دەکەن ینی وا دەزان هیچ لە گۆڕێنێ نەخێوانیە ئێمە ڕۆژانە دەبینین خەڵک دەمرێ خەڵک توش دەبی مستشفایەکان ئەگەر تەمەشا بکەین نەخۆشخانەکان هەموو پڕن کەواتە لێرە ئێمە پێویستە ڕێنمایی جێبەجێ بکەین ڕێنمایی چییە چەند ڕێنمایەکی ئەساسی هەیە یەکەم ئەوەیە ئەگەر حتا بتوانین ماسک ببەستیت کاتێک لە شوێنی ئێستا ئەگەر نەش بەستین لێرە ئاسایی تراتە ڕادەک بەس کاتێک لە شوێنی قەڵبە تایبەت مزگەوت ئێستا من جمعە بەیانی خودبە بۆ خەڵکە خوێنەوە بەخۆم ئەی بەستم بە خەڵکی شەرێم بیبەستە ئەو کەسەی دێتە مزگەوت ئەگەر نەیبەستێ بەڕاستی گوناحبارە بێ ئەوە یەک دوو ئەگەر ئەو کەسێ دێتە مزگەوت دەزانی نەرساغە نەخۆشە با کۆرۆناشی نەبێ مەسەلەن هەر نەخۆشە بانێ لە ماری خۆی با لە ماری خۆی دابنیشی لەوێ نوێژەکەی خۆی بکە ئەجرەکەی لەوێن دەرە خێرەکەی لەوێ دەگات بەس دکتۆر نکایش هەمیان مهمتر سپاس بە خودێک و حتا حکوومەتێژی ڤاکسین دابین کردە لێ بەشێکی زۆری خەڵکیت بێژن ئەم وەرناگرین ئەت حالەتێت هۆسادا ناف ئیسلامێدا وەرگرتنا دەرمانی چارەسەریت بتە فەرز ی وەرنەگرێت گوناحبار بەتاکید وەرنەگرین گوناحی دەگاتی ئەوەی کە بەتایبەتی ئەوەی کە نەساغا ئەوەی کە بەرەو نەساغی دەڕوا ئەوەی کە تەمەنێکی ئێستر بەسە مەبەستە من ڤاکسینە ڤاکسین بەڵێ ڤاکسین ئێستا ئەمە بەڕاستی نارێم ینی جێگای سەیرە بەڕاستی ئەگەر فکر لێ بکەینەوە پار ساڵ کە کۆڕۆنا دەستی پێکرد خەڵکەکە پار بوو پێرار بوو خەڵکەکە زۆر خەمی دەخوارد ئەمن یەک لەوانە حتا لە یەک لە غوڵبەکان باسم کرد کە گوتم ئاستی پزیشکی لە ڕووی جیهانیەوە زۆر لە دواوەیە پێویستە زووتر ئەو ڤاکسینە دروست بکرابایە تەماشات کردە هەموو خەڵک چاوەڕێ بوو دەیانگۆ لە ساڵی 2020 تا 21 لەوانەیە ڤاکسین دروست بکرێت ئێستا وا دروستیان کرد باشە لەو خەڵکەکە مەفروض بوو ئێستا زۆر بەگەرم و گوڕی خەڵک بچوو باە ڤاکسینەکەی لە خۆی بدابایە ینی نەڵێ وەڵام من هیچ نییە و توش نابووە کەسانی وا توش بووە کە زۆر سەحەتیشیان باشە یەکسەر مردینە کەواتە ڤاکسین چارەسەرە عیلاجە بوو لژنا فتوای بڕیارەکەی نادەتی وەرنەگرێت گوناحبار لێژنەی فتوا پێویستە ئەگەر دانیشتن یان نەکردوێسە ئەو بابەتە دانیشتن بکەن ئەمن بەش بە حاڵی خۆم لە خودبەی جومعە باسەکەم و باسشم کردووە کە ئەوە ئەرکەشی نیشتیمانی گەورەیە کاتێک ئەتوو ئەو ڤاکسینەت لە خۆدا ئێستا مەسەلەن لە زۆر وڵاتان حتا ڤاکسین دەخۆین لە ناگەڕن بستە دەرێ کەسانێک هەبووە لە دەرەوەی وڵات پەیوەندیان بەمەوە کردی گوت ئەمە زۆر قەناعەتمە بۆ ڤاکسینەی نییە کە دروست کرایە ئێستا ئەوان پێشبڕکێ ئەەکەن زوو وەرگن تابتان بێنەوە کوردستان لێ ناگەرن بستنە دەرەوە تاوە نەکەن ئەنی کەواتە حکوومەتیش ئەرکە لەسەری هەندێک ڕێکار دابنێ ڕێکاری یاسایی کە خەڵک تەرجیع بکە و پێویستە بنا بە ڕێزەکان کە پسپۆر و شارەزان دکتۆرن پزیشکن ئەوانەی بێن هۆشیاری زیاتر بدەنە خەڵکەکەی ئێمە ینی لەوانەیە ئێستا ئەو ڤاکسینەی جۆنسۆن نازم چەندە لە ئەوەی ئەمریکا هەتا دوێنێ بڕیار دەچوو ڕایان کرد لەبەرەوەی شکستی هینا کە کەسانێکشی زۆر ینی لە ڕێژەکە گەیشتە ئەو ڕێژەی کە زەڵتیان بەس ئەوەی کە ئێستا لە کوردستان هەیە ڤایزەرە زۆر باشە بریتانیە ئەوەی تر وەبزان سینیە ئەوانە باشن زۆر یان تا ئێستا هیچ شکستیان نهێنە لە هیچ بوارێک کەواتە لەو خەڵکەکەی مە بترسێ پێویستە ئەوانەی معنین زیاتر بێن ڕۆشنبیری بۆ خەڵک بڵاوکەنەوە زیاتر قسە بۆ خەڵک بکەن زیاتر خەڵک تێبگەینن لەگەر ڕێزم بۆ هەموو پزیشکە بە ڕێزەکان زۆریشیان بەخۆیان ڤاکسینەکەیان وەرگرتووە و بڵاویشیان کردیتەوە کە ئێمە شوەرمانگرتەوە هیچ جێمەترسینە بەڵام زیاتر ئەبێ ڕۆشنبیری بڵاوکەنەوە بۆ خەڵک و خەڵکیش پێویستە بەڕاستی هەوڵ بدا بچیتن ئەو ڤاکسینە وەربگری بۆ شتێکی زۆر ئەمەلیە زۆر گونجاوە زۆر باش زۆر باشە ئەوەی کە با بڵێن حکمی ئەوەی کە ڤاکسینەکە بە تەمانیە وەرگێت ئەی حکمی ئەوەی کە هەر نەخۆشیەکە بەکەمە بینێ هەرباسی تاعونمان کرد ئیمامی عومەر ویستێتی بچێ بۆ غەزوو بچێتی سەحابەکان لەگەڵا بنوتانە با لەم ڕێگەیە بڕۆین نزیکترە بەڵام تاعونشی تایە و توێتی نا وتوانە ئەی ئەترسی لەوێوە ناڕۆی توێتی ناترسین لە خۆمانە پارێزین لە قەدەرێکی خوا بۆی کە بچین بۆ قەدەرێکی دیکە ئەمە لە ناو دینی ئیسلامە ئەو کاتە ئەوەنە وشیارەیەکی وەکو ئێستاش بەڵبڵاو نەبووە
کەچی ئەو شێوەیە بیر لە خوددا دەکەنەوە بۆشە بەڵام ئێستا هەمانە ئەڵێ خوا پارێزەری منە نەڤاکسین لێ ئەدەم و نا هیچ ڕێکارێکی شەگرمە بەر خوا خۆی ئەم پارێزێت ئەمانە حکمیان چییە؟ لێرە پێویستە قسەیەک بکەم حەزەکەم ئەوەی کە جێیان لێمانە ئەگەر کەسێک خۆی نەپارێزی و ڤاکسینی شوەر نەگریت ئەگەر بمری گونەحبارە بەڕاستی تووشی ئەو دەردەبوو هەر فشەی بە کۆڕۆنا بێت و توشبی بمری گونەحبارە بەڵام ئەگەر کەسێک خۆی بپارێزی و ڤاکسینی شوەرگری چارەسەر بکە ئەگەر مردیش و کۆڕۆناشی گرت شەهیدە لە خۆی گەورە ئەجی زۆر گەورەیە تەماشات کردی یعنی لێرە وەکو بەڕێزت تازە ئیشارەت بێکردی مای عومەر دەیە نەفر من قەدەر الله إلى قەدەر الله ئەوە ناکە ترس ئەوە ناکە لادان کاکە ئەمە ڕاستە ئەمە خوا دروستی کردوین خوای گەورە ئەجەلیشی دیاری کردوین بەڵام ئەخذ بالئەسباب وەرگرتنی هۆکارەکان زۆر پێویستە ئێستا بۆ نمونە ئەلێرە ئاگر هەیە هەمومان دەزانێگە بچێ ناو ئاگرەکەی دەستەوی دەمری باش ئەگەر چوێ ناو ئاگرەکەی ئەگەر نەرسی خۆ کاتی ئەجەلی مردنت دێ هەر دەمری بەڵام کە چووی ئەبێ قاتیلی نەفست دەمەشات کردێ ئەبێ خەڵکەکە ئەوە تێبگا ئیسلام نەیگوتیوە ئەتۆ کە ئیمانداری ئیمانت باشە بەڵێ شتێکی چاکە لەوانەیە پزیشکەکان دەڵێن ئەگەر کەسێک وەرەی دانە بەزێ و نەترسێ لەوانەیە مەناعی زۆر باش بی خراپ نییە شتە بەڵام خۆ ئەمە ناڵین ئەتوو بترسێ ئەگەر بچی خۆت بپارێزی ناکە ترس کاکە ئەتوو کە خۆت پارێزگاریت لە خۆت کرد خەڵکی تریشت پارێست ماڵ و منداڵ و کەسوکاری خۆت پارێست کەواتە پێویستە بەڕاستی ئەو هۆشیاریە مامۆستایانی ئاینیش ئەرکە لە سەریان و دام و دەستگای ڕاگەاندنی وەکو بەڕێستان و کەسانی تر و پزیشک و پسپۆڕانیش ئەرکە لە سەریان ئەمە پێویستە خەڵکی خۆمان زیاتر هۆشیارکەینەوە زیاتر تیامگەنین کە ئەوە بەشێکی ئەرشی حکوومەتە بەڕاستی هەرچەندە بەداخەوە ینی لە زۆر جار وا بووە حکوومەت لە وادیەک ژیایە خەڵکی لە شوێنێکی تر ژیایە یعنی ئەوەش گلەیەکی زۆر گەورەیە من لێرە حەزەکەم ئەو گلەیە لە حکوومەت بکەم حکوومەت ئەبێ بگونجێ زیاتر ئەبێ بێتەوە ناو خەڵکو و بێتەوە ناو جەماوەر نەک ئەوان لە شوێنێک دانیشتینە لە برجێکی عاجی دانیشتینە خەڵک نابینن هەموو کەرستە و پێداویستەکانیان مەزبوطە خەڵکە کەشمان ڕۆژانە زۆر لە وەزعێکی ناگونجا و نائارام ئەژێ زۆر گرینگە بەرپرسان و کاربەدەستانی حکوومەت هیچ جسرێکی لە بینیان نەبێ لەگە خەڵکەکە چونکە ئەگەر بێت و کاتێک ئەتوو دەسەڵاتداری ئەگە خەڵکت نەبی دەسەڵات لەسەر چی تەنفیز دەکەی خەڵک مهمە دەسەڵاتیش مهمە هەردووچی پێکەوە تاوکەری یەکە نەک ئەمە بڵێن وڵا من دانیشتیمە و هیچ حساب لە هیچ کەسێک ناکەم ئەمن سەرۆکم ئەمن وەزیرم ئەمن فلانم ئەمن ئەوامە نەخێر ئەتوو سەرۆکی چی کاکە زەحمە نەبێ ئەگە خەڵک و جەماوەرت نەبی اینجا بۆیە ئەبێ ڕێزیش لەو جەماوەرە بگیرێ بێ پێداویستەکانی جێبەجێ بکرێ ئەبێ ئەگەر لە شتێک بترسێ خەڵکەکە بێنە ناوی تێکەڵاو بن لەگە خەڵکەکە زیاتر ئەو خەڵکە مطمئین دەبێت ئێستا ئەگەر ئەو فترەیە بینە پێش چاوتان کاتێک ئێمە کەتینە بەر هێرشی داعش هێرشێکی کوشندا ئەو کوردستانە چەند خەڵکی دڵسۆزی ئەو کوردستانە هاتنە پێشەوە نەک ئەو برا پێشمەرگانەی کە لە مەدانی شەڕن ئەوانە ئەرچی خۆیانە ڕاستە دیفاعی زۆر گەورەیان کرد بەس خەڵکی خۆ بەخش بە خواردن بە جلو بەرێک بە یارمەتی بە حەب بە فیشەک بە هەموو شتێک بەشداریان کرد لەگە حکوومەت ئەوە مانای چییە؟ مانای ئەو هاوڵاتیە دڵسۆزە لەو خاکەکەی لە وڵاتەکەی بۆیە ئەوانیش پێویستە ڕێز لەو دڵسۆزیە بگرن زیاتر بەتەنجەوە بچن نەک برسی بکەن تێنی بکەن حسابی لۆ نەکەن ئەوە هەڵەیەکی زۆر دکتۆر دیسان بەگەرنەوە ئەرکێل سەرملێت بە سۆرمۆنی تایبەتی ژل سەردەمێت جودادا سلە ڕەحم یەک شوۆن یعنی تشتێت گەلەکێت پیرۆزت ناوە ئیسلامە یعنی پیرۆزدا دینی ئیسلامێدا یە بڕی یعنی ئەوی پەیوەندیا خودت گەل خودێ بڕی بەس نوکە سەردەم تایبەتیژی سەردەمێ تەکنۆلۆژیا و موبایل و سوشال میدیا کابرات بێژدوڵ ئەس کێم دایک و بابایت خۆت بینم کێم خشک و برایت خۆت بینم هەموو تەلەفۆنە بێتکم بەسە خلاص ئەوە بەسە درستە ئەرکێل سەرمرێت خۆ ڕاکرد گرێدای سلەت ڕەحمێ یان ژوێت غەزبن یعنی السەروی دەبێت بچت چاف بینێت و دیوانەوە ناپڕین تەخۆری یعنی مەبەستە من حتا سەردانە هەڤاڵژی تەوان لێرە چەند شتێکی حەزەکەم باسی کەم لە جوابی پرسیارەکەی بەڕێزت ئێمە بەپێی سەردەم و کات شتەکان دەکەین وەکوکو لە بیدایەتیش پرسیارتان کرد دەربارەی ئەوەی گۆڕانکاری هەیە لەو شتانە بەڵێ گۆڕانکاری هەیە کاتێک باس لە سیلێ ڕەحم ئەەکەین باس لە میوانداری و هاتوچۆ ئەەکەین ئەجر و فەزل و بەرەکەتێکی زۆری تێدایە لە ئیسلام و لە هەمان کات
کاتێک ئێمە دووچاری گرفتێک دەین دووچاری کێشەیەک دەین ئەو جارە شتەکان عکس ئەبێتەوە ئەتوو پێویستە سەردان نەکەی پێویستە تێکەڵ نەبی پێویستە قەرەباڵغی دروست نەکەی پێویستە هەوڵ بدەی مادام دوایی بەدیلت هەیە ئێستا بۆ نمونامە با باس لە مەجلیسی فاتحە بکەین تازیە هەموو فەرمودەکانی پێغەمبەر بگەڕێن سەلامی خوای لەسەر خێر و ئەجر لە نوێژکردنەکە و لە چوونە سەر قەبرانەکە هەیە خەڵکی ما ناچی بەشداری مەراسمی نوێژەکەی بکە ناچی بەشداری سەر قەبرانەکەش بکە کاتێک مردیەکە مرد پاش ئەوەی ناشتیان ئەو جەدەچی سەردانی ماڵەکەی دەکەن شخصەکە کە مردووی لێ مردووە لەسەر گۆڕستان دەڵێ مسلمانینە زۆر مەمنونم خوازتان داتەوە من تازیە لە مزگەوت تێش دانانێم کە من ڕێگە پێ نەدراوە لە ماڵش تازەی دانانێم اینجا وازی لێ ناینن ماڵعەیەم دەکرێت بە تەلەفۆنیش تازەی لێ بکەن و ساحب تازیش زۆر دڵخۆش دەبی لەبەرچی لەبەرەوەی ئەویش لە خۆی دەترسێت تووشی نەخۆشی بی جا کۆڵە مەسرفیشی پێکەن لەگەڵەوەی کە ماڵی وێران بۆ کەسی لێ ڕۆژتە مەسروفیشی ئەزیەت و مەشەقەت و 5 ڕۆژ دە ڕۆژ بڵێ غیبەتێ مانگەک ئەوە نابی لەو ماڵی بستە دەرێ ئیشوکاری هەموو ڕاوەستاوە کەسی واه بۆ بەمنی گوتێ گوتم کاکە مادام شخصەکە خۆی وا گوتێ بە ئەمە تەلەفۆنی لێ بکەن گوت نابا بچین کاکە گوتم وەڵڵاه جایز نییە بچی تەماشات کردیە یعنی ئەوە یەکە لە هۆکارەکان کە ئەوە تێنەگەیشتنە لە دین بەڕاستی پێویستە بەڕاستی خەڵکی ئێمە یعنی بگەڕێنەوە بەڕاست و دروستی بگەڕێنەوە ژێر فەرمان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئەتوو چووی لەو ماوەیە کەسێکی خۆشەویست باسی کرد وتی خەزورم پیاوێکی زۆر ڕۆشنبیر بوو زۆر زۆر باش بوو لە بیدایەتی کۆڕۆنا زۆر زۆر خۆی دەپاراست لە ئەنجامی ئەوی خوشکەکەی لە شەقڵاوە وفاتی کرد وتی ناچار بوو چۆ تازیەکەی خەڵک لێ خڕبوون و لەوێ تووشی کۆڕۆنای بوو هاتەوە لە مارێ مرد خدا عفوی کات بەڵام یعنی لێرە تەمەشاکە خەڵکەکە حسابی ئەوەی ناکەین اینجا سەردانی دایکە سەردانی باوکە سەردانی خوشکە برایە تێکەڵیە خزمەتی حتا بکرێ زۆر دەتوانین بەلایف قسە لەگەڵ لێ بکەین زۆر زار دەتوانین بە تەلیفۆن قسە لەگەڵ لێ بکەین زۆر زار دەتوانین یعنی هەموو شتێک هەردیتن نییە بەڕاستی ئەگەر ئەتوو بە دوای ئەجردا دەگەڕێی کە پرسیارت لێکرد ئاین ئەجرەکەت پێدەکا ئەجرەکەت پێدەگا لەکن خوای گەورە دەزانی ئەتوو خەفخۆری دایکتی باوکتی کەس و کارتی کە ناچی لەبەر ئەوتە ئینجا ئەوانە دەگەڕێتەوە سەر ئاستی ئیلتیزامات بەدین و ئاستی ڕۆشنبیری ئیلتیزامات بەدین ئەوەیە کە ئەتوو نەچی بەڕاستی ئەوەیە کە تو تووشی بەڵای نەکەی تووشی نەخۆشی نەکەی ینی بەداخەوە لێرە ئەڕێم خەڵکی ئێمە مناسبات تازیە حتا ئاهەنگی هاوسەرگیری مەفروض نەمینێ بەو شێوەیە کە ئێستا هەیە ڕاستێ تا ڕادیۆ حکوومەت ڕێگاکانی یانەکانی قەدەغە کردی ئەو مەسەر هەتا بکرێ قەڵەباڵغی دروست نەبی بەڵام پێویستە زیاتر ئەو ڕێکارانە تون بکرێتەوە چونکە داعی نییە کوڕێک و کچێک هاوسەرگیری دەکەن کاتێک مەراسیمەکە تەواو بوو دەکرێت چم مەراسیمەکە هەموو دنیا خەڵکەیتەوە چ مەراسیمەکە زۆر مەراسیمێکی متەوازیعانە بیت و بسنەوە ماڵی خۆیان و ئەو بابەتەش خۆی گرنگە حتا هاوسەرگیری و ژن ئینان و خواستن و بینینە کچ و کوڕە چونکی ئەوژی تێتە گۆڕین لێ ئەو بابەتە دەگەلێکی بەرفرە بێت کە نزانم یعنی سەردەمەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکی تەیماژە پێکری کابرا چوو دە پێغەمبەری گوتی هەڕەوی کچێ بینە وایە بالفعل نزانم سەردەمەی و کە درستە مۆبایلە گەلێک و دو باڤن ئێک و دو بنیاسن پشت هینگە بینێتەوە چێناڵ ناخۆی دیتن و ناسین هەتا ڕادەیەک ڕێگە پێدراوە لە ئیسلام بەس نابێ حتا چ ڕۆدە مەسەلەن ڕێگە پێدراوە بە حزۆری مەسەرن بۆ نمونە کچێکمان هەیە لە کولیە دەوامەکە کوڕێکمان هەیە لە کولیە دەوامەکە لە پێی مانگا دەوامەکە لە شوێنی تر دەوامەکە لە وەزیفە و دایرە هەیە زۆر ئاساییەگە لە شوێنێکی گشتی لە شوێنێک مەسەرن خەڵکی تری تێدایە بە ئامادەبوونی کەسانی تر یەکتر ببینن خەڵوەت دروست نەبێ بە تەنهابی چونکە ما خلا رجل بامرأة إلا وثالثهما الشيطان پێغەمبەری خوا فەرمووی حجەتا بخۆ نەبینن نابێ برێ وەڵام بە حجەتی ئەوەی دەمێ بهینم دوای تووشی غەڵەتی تری گەورەتر بی بەس ئەگەر بێت و لە کۆلێژی تیتی قسەی لەگەڵ دەکا پرسیاری لێ دەکا ساییە لە شوێنێک دایکی لەوێ باوکی لەوێ برای لەوێ خوشکی لەوێ کە سوکاری لەوێ پێغەمبەر فەرموویەتی بڕۆ بپرسە بڕۆ بیبینە بڕۆ قسەی لەگەڵ بکە تەماشاکە ئەوانە هەموو ڕێگە پێدراون بەس ئێمە وەکو لە بیدایەت باسم کرد دەڵێ ئستەفتی قەلبک ئەو شتێک کە ئەتوو دەیکەی ئەگە شتێکی ڕاست و دروست تێداوانە بە تۆ قەلەقزاوی دڵ قەلق نابی هیچ دڵ هیچ ناکە بەس ئەگەر شتەکە خۆی هەڵە بوو یەکسەر دڵی توش خەبەر دەدا
و ئیشەکەشت نەتیجەی باش الله هەمی گاوا یا ڕاست بێتە سەر دلێ هەمی إن شاء الله. بسرمانە یا پاقش بێتە سەر هەمی دلێ بسرمانە و یا ڕاستم هەڵبژێرین دکتۆر مەحمود کەریم بسپۆرە یاسا و شریعەتی نەفشەوە پاشیوە چرەت گەلمەدامی خودی خێرا بنویست خودش ڕاست بێت باسی بەڕێستانەکەم هیوای سپاس سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس. ئومێدەوارم هەر ئەوها چاوگەش و دڵگەشت بن ئومێدەوارم خی گەورە بەو مانگە مبارەکە خێر و خۆشی و ڕەحمەت و بەرەکەتی زۆر ببارێنێ بە اینجی وڵاتەکەمان باش دوعایت خوب به هر نکن ملەتەکەمان ئینشاءالله هەموو لایەکمان هەر خوای گەورە لەو بەڵاو موسیبەتە بمان زۆر پارێزێ سپاس. خودش ڕاست بێت هەلا خێرا بەڵێ لە دوای میوانەکە بەڵێ دیارە من زۆر پەلەم بوو زوو بچمە دهۆکەوە هەمی گاوا گازداش میکی دوشتی پەلەی و تێپلەزی ئەمجارە من پەلە دەرچوم ئەمجارە مادەم من پەلە بووم با من خێرا بچمە لای مەسعود محەممەد لە دهۆکەوە کە لەگەڵمانایەوە ئەم شەو لە شەوێکی پاشتیڤی چوارەماین لەگەڵمان بێت و بۆی بزانین لە دهۆک چ باسە ئەم کاتت باش مەسعود هیوادارم کە پاشیڤێکی پڕبەرەکەت بێت بۆ تۆ بۆ هەموو خەڵکی دهۆک پێمان بڵێ کەش و هەوا چۆنە هەرچەندە ئێستا ساردا نازانم لە لای ئێوە ساردایانە بەڵام لە دوای 15 مانگەوەی تر بەرەبەرە کەش و هەوا خۆشە بێت و خەڵک زیاترە دەرەوە بله بۆ هەواژی پاشیڤەکە خێر و خۆشی و بەرەکەتێ بیتن ئەزل نامپێژیەکێمە ئیدی خەڵک ڤیدەمیدا تایبەتی بەرهەڤیەن ئامادەکردنا پاشیڤێتکەنجی دیارە پاشیڤێژی پەتەر ینی پێخارنن ئەم بێژینێ پێخارن کو گەل نانی تێنە خاردنش بەرڤیژ نانێ گەرم یەکشوان پێداویستیانە کو داخوازیەکە زۆر سەر تایبەتی گەل خاردن پاشیڤێژی و پەتر یا خاردنا بەس تایبەتی پاشیڤێ ئەف نامپێژیانە ئەز گەل خودانێ وێ نامپێژیا ئاغامکانێ کاروانات رمضان دا چادر باز بیتن سیدا تو خدانه وری بون بحث که این چه دم تفکرینه ساعات تقريبا نهي امتين هافيريت كاين نهي نهي سبده نهي شبه ابو بوشيفه بله نهي شبه ام فات كاين حتى تقريبا ساعة 3 في چاركم چاريكك چاركم چاريك شبه يشبه بو بوشيفه بو بوشيفه حتى چاركم چاريكك يعني تف بيستيت عالمي يعني امشي بيجي نوكا او فيدامي خلق تدخل ناني بيجي ساعات 11 تاني حتى تقريبا 3 في چاره باشيف الدهوك يعني مثلا خلق الدهوك حش باشيف كاتن خدي حش نانيت كان ناني گرم كان ناني تشتي سفك الفيري تنه هنجوره ناني شد كان بله نه سه جورن چه جورن گجنيجه بانيره اوا كطانير طانير كانوني طانيره گجنيجه بانيره ناني ابي عادي ابي ايك بربعكي بله افنانا مواندی بالبيد عروسا وهاول ندا شوازه وینانی بگوهرن شوازه گلی خلقي ما حش وينوني تكن تونا رقيده داب كار وينن نعم ام سه چهار رنگه که تو چت کن بس با يعني مثلا خلقي ما يدوه که حش ناني طانير يتكن باشه ماه رمضان جداهیه کتیه کاری هوا مثلا بری رمضان باشتر بگن رمضان دا باشتر چه وای خلق تقریبا یه محتله او تلفن اگه بودته یعنی خلق برای تلفن نانی درخواست کرد بله یعنی و جمهوریت یعنی خلق درخواست کرد پیش عرفات بله باشه بو من بس هندم که یعنی رمضان دا گشتی کاری هوا گرمه روز گرمن این پروژه کار کنه بس بشویه نه پروژه تقریبا ساعت 12:01 حتى تقريبا بفطاري این دمجی مرچند فرنا حل کن یعنی فرنا خود دمجی مرچند حل کن ساعت 2:03 يا هلا باشه اینا واسطن ماندی ببن پروژه مجبورين رزقي ما مجبورين آره والله مجبور خدا آری کاری وارد بیشتر راضی بیتن عزیز دو کسا شد بیجی اوید بیکار اوید همامتن المال خدا ناچی بیتن بشر وید بزاواب کرد وید به حالت باش بدتن يعني اما بروف شولا يا جماعه مجبوره شول سمعتها مروفي او عرفات قالك تلفونات كانت از بجي ميه برسيه ودناني دا خاص باش سپاس بوده باش سپايدا دست تاخذ بزول سپاس سيدا انت واسطه انت مانديد بن خدي با اگر دیفشولی به شول هم مروف روزی وقتی مسکی برسی و جین ساکارت کن هنداوی و گرمات گیوید آره والا اف چند سال کارت اوه خدي اول 2 سال هم مثلا پادم 2 سال باشه بتون نانی جیوت که چجارا نانو سالان که میدن دیدان در جای دو اساسی هم بگوش جیوتی نداره بله فیربون هم روزی فیر میده بیکاری خدي شمروفيه تو حتی چند نانات شیب یک جار در بخید توی 4 است یا نان در جارا سوجید کمید
باشه دست خوش من نانکی باشه در کردن بگمان هدی برف دم پاشی و چینج برویجی خلق دوی دمی داتیتن نان گرم بعد کل سر سفرت خو بخاردت خوب نان گرم خم طیبتی اف جور نانی کبتریا خلقی حزاوی جور نانی های لك سپاس افکار ما مسعود محمد با که راستا خو هنج دهو کد گل مدابون زحمت شوله بطيبتي جي نام بحثنو چوزان فرنه خود خیرانا جی بنویسید یعنی زبار کم زیکا جی او تینا سرکاری خو حتی درنگی شجوبی کو خلق نانا که گرم صحت بخود گل پاشیوه صحت بو هم یاجی انشالله دست تجد خود مسعود تجی هندک نانا بکرد بجم دو سه چهار نانا کو برف مال بهره تجی پاری که پاشیوه بخو بتایبەتی ئەو نانە گشتیژەی کە باسی کرد نانی بگیژنیش زۆر گەلەگە تامەل اشتیهام بۆی چوو وێرێ بۆ ئەوێت حەسکن کارێکی بازرگانیە باش بکەن ئەوێ هزرێش وەرگرن فڕنەکە ساڵکی بگیژنیش بکەین خوسارە یەکەم کڕیاریش منەبم مبخۆ پێچێنەوە بەتەکە ئەس خۆدا بکەم مش مێژەت گوتە ماڵم حتا من گوتە بابی خۆ نۆژی من گوتێ وەرکە مرو فڕنەکە نانێ گیژنیش دووەکی یعنی الهەولێری وەکە دەشولەکی باش وەرە با بزنسێ بکەین من يلا عندك بلا بارا بدنا فهم دي شول اخر بيكو دس يلا از جار بحث جانا گوندا بكم سرا راي هندكو جانا گوندا يا بزحمته والروجيبون جي بزحمته نوفا گوندا دادويت هم گوندي اول مسلمان خلك گوندي کار خوی روزانه بزحمت جيب كنو روجيا جيب كرم طيبتي جي کار چاندن آجالداری کو که او دادن دیار کردن چره ناچنی حتی کدوه او را بگیرن کار خوب طيبتي جي چاندنش برکو نها ورزه طيبتي جي بهار هدي برافاوین چت دفانا گله ورزکی مهمه دست پیکا کارکردنیه جوی سال کانو او ده برهمه که نوی یه پاکش او ده بدنه دست خلکیش برنده جه ها ام پروژی جید بن و کار چاندنی و آجالداری جید کن برف جیانا گوندا و روژی گرتنا گوندا مها بروجیبونه یو دناوا گنداندا هر کس مجولی کارک خوی روزانه جبرک و ورز بهاره بهار به دست پیکا کار کرنکنو لناوا گندیان دهت دیتن لورا دناوا هر آلیا کی دابید او مجولی کار کرنه نو لسر بروجیبونه خواه او دن دیار کرن کو کار لپیشیا واناناهن را گرتن رمضان کو بوجرانیا کو تبجه ده انوستی بمو از بشول مو شولونو کمنا لیرا او کو شول ها بیچتا س شول خو کس بده بچی تهور دنویت که هور بچی سپده دنویت او هیچ او شول برداغم او حیوانات بندشتا به حیوانات خوی چل ها بندشتا به چل خو وقتی شول دیت گرونجیشترات مثلا دورینه یا دوری خانه زیده هر کاری دناوا گندان دا لویدم ساله چاندن برونی دهید دیتن جبر کدما کولانو سخبر کرنا زوی و رزانو و که افغان جدد دیار کرن کار کرنا وانا دویت یا بردام بید شولت ما نون رو هستن و ما خلکی گندوجی مبزوری دو شولت های شولت ما آجالداریه و چاندنه نوکه اگر هم بیشنی هم ده چاندنه را گرین هم نشین چاندنه را گرین راشاندنه کولانه هر ایک ده بس اگر تو دونه که چوی تو دونه دی نو چوی وکی برای رمضانی نیه که تو بیجی از ده هر دو دونه چما شوله حتی مغرب ده شول کم نه لناوا جانا روزانه ها گندیان دا رید چید گلک کاران کو بهین را گرتن تنه چراندنا آجالان نبیتن کو به کارک به آستانگی دهید دیتن و دناوا بروژی بونه دا زیادر شوانیا کتی پیشیا گنجان مجبوری و تم حیوانه ها بردن بین یا بر سپیده ایک دیتا بر نوکه وار ازیات یا بر مروف تینید بید برسید بید مروف مجبوره بید حیوانه ها بردن بحيوانات بسبب زحمتها يو گندوباب جونا گندوب يو بحيوانات بگیرید میگویم سرارای زحمتی و ماندیبونا پروژیبونه لیجانا روزانه ها گندیان هر وقت خدوید بره و بچید جبر کوه که او دن دیار کرن کارن وانا پروژیبونه ناس ناکن و به هر آوای حبیتن دوید لسر بچن آری حسین کردستان 24 گنده کردکال آکری راستی شولک و زحمت خود خیروانا بنویست و خیروانا از بوار کم گلک ماسترات ناف هیوار رمضانه داد چونکی او بخوش شول کن و بو خلکیش شول کن چونکی اگر او نبن طبعا یعنی اگر او نبن او برهمیت خومالی اویت نینا بردسته ما طیبتی جیه چاندنی ناگه نبن
خۆ دەبێت ئەزێ پۆڵدەم مەس ناکەم شولی ئەمیش دەبینە ببەرم خدای خێرەوەنە بن بێ سەحتاوانە هەرە خۆ ئەوەش لە یاد نەکەین با هەمیشە پاڵپشتی لە بەرهەمە خۆماڵەکان بکەین تا هەر شتێکی خۆماڵی لە سوپەرمارکەتەکان و لە بازاڕەکان هەیە تکە بە بەرهەمی دەرەوە نەکەین برنجی کوردی برنجی ئاکە ئەوە ئیپراخێتە گوتین دە برنجی کوردی چێکی منە هاتەوە سەر بەزمەکە تەواو بەسەر چاو بە برنجی کوردی بابەت ئێمە خۆش بی برنج و خواردنەوە کوردی بتوانم هەر تستێکی بەجا ئەم دێ بەرەو بابەتێکی گەڵە خۆشتر دەنگی خۆش دەنگی خۆش زانیمان بینەران و بیسەرانمان زۆر حەز بە و بەشەی بەرنامەکەمانەکەن کە مناجات و سرودی تایە بێگومان کە بە دەنگی میوانی ئەزیزمان عەبدولقادر کوردی بێت کە شارەزای مناجات و سرود بێژە هەمیشە هاوکارێکیشی لەگەڵا یا دوو هاوکاری لەگەڵا کە کاکە ئەحمەدەم شەویش لەگەڵایەتی بەخێر هاتن هەردووکتان گەلە بخێرات خۆشیڤایە چۆرێ خێر و بەرەکەت و سەحەت بتە شەڤەژی نعمەتە خودی هین گەلمان دیوانۆمە خۆشتر و گەرمتر لێ خدای گەورە ڕۆژوانی هەموو لای قبول بکە ئینشاءالله خوای گەورە سەربرازمان بکە و بەبەر شەفاعەتی ئەو پێغەمبەرە نازدارەمان بکە ئینشاءالله و لە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری قورئاندا کۆمان بکاتەوە ئینشاءالله هەموو لایەک ئەو پەتایە نەگریسەش بە زووترین کە لە ناومان لا بچێ و یەخەمانی گرتووە ساڵانێک کە خوای گەورە ئینشاءالله شیفای ئەوانە دەدا کە نەخۆشن و ئەوانی تریش دەپارێزێ ئینشاءالله هەر بوو سوحبەت و خوشی گەلە هونەرمەدا کۆڕۆنای تشت چێکردن بە چه سرود تشتێت سە سەرچێ نەکردن هەر بۆ خۆشی ناوەڵایی ئیشمان لەسەری نەکردیە هەموو هەر دەستپێکی بەری ئەم چه پرسیارە بکەین دەنگی خۆی خۆش گەل کاک ئەحمەدی بۆ بزانانی کۆل دەستپێکێتە چه حاضر کردیە دەستپێک مەوا لە چی کوردی دەڵێن دوایی دەچینە بواری تەواشی حەمە ئەوەتم لە بۆی خزمەت بە دەردی دڵگرفتارم لێرە وایە تاکو مەدینە لە هیچ شوێنێ نەبوو چارە نەخۆشیەکم لە ناو جێدا گەلێ پڕ ئێش و ئازارە ئەگەر هیممەت نەکەی خەجاڵەت خۆم گوناوارە لە ڕابردووم تەماشاکە دەبینی زۆرە تاوانم لە ڕابردووم تەماشاکە دەبینی زۆرە تاوانم ئیتر تەوبە بێ لە بەدکاری ئەوەی ڕۆی پەشیمانە خەتابارێکی شەرمەندەم هەڵم زۆر کرد و نەمزانی بەڵێن بێ هەتا ماوم نەکەم بێ ئەمر و فەرمانی عەسای و کەشکۆڵ و بەرماڵم
لبو قشت بيابانا قريدي قرم سيركم كقبلي قش مسلمان يا سيدي سرداري من اي محرمي اسراري من يا احمدي مختاري من صلوات لسانتو يا ريمان يا احمدي مختاري من صلوات لسانتو يا ريمان مدك يجرو ما تماتا كيف بينم لو غما مدك يجرو ما تماتا كيف بينم لو غما هرواكو جاران كلما باباش بانتظاري من اي سيدي سرداري من اي محرمي اسراري من اي احمدي مختاري من صلوات لسرتو يا ريمان اي احمدي مختاري من صلوات لسرتو يا ريمان مجاني بو حليم بشير خاري او يتيم به مجاني بو حليم بشير خاري او يتيم به هرزاني لو اقليم به امشيري زور بزاري من اي سيدي سرداري من اي محرمي اسراري من اي احمدي مختاري من صلوات لسرتو يا ريمان اي احمدي مختاري من صلوات لسرتو يا ريمان لجملة يا كائنات امشاو سراسا يا ارشادي يا امرو برابر زادي رسول الله حبيبي يا رسول الله 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 حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله 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 رفيقا نرسم وياك قيانم كان بقرباني زبانم شاد روشن كايا بالصلاة يا ود اللقيان الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله 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 حياتي من وصالته مماتي من فراقته باري خيالته علاجي شئت هراك الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله وی خودش ترازی به دستی تو خوش به دنگتش الله هر روز افیزه بمینه و تمنیت درجات. اما استاد عبدالقادر تو پیوا زیادتر هنیت که کارتینه قد بیا مثلا سروده که تو بخو پیوا بنویسی یعنی ما بس له هون راوكه هون راوكه نا والله تا استا هون راو بخوم نمنوسيو بلام بكو آواز مدانا وبسن سرودك هون راوكان تازەگەریان هەیە یاخود مثلا هەر هی ساڵانی پێشتر و کۆنە ئەوانە ماونەتەوە بەخوای بعضێکیان هی کۆنە بەڵام بە ئاوازی تازەوە با بڵێن ئاوازەکانمان گۆڕیوە
بڵێ نەڵێ ئەگەل هۆنراوەکەش کەم کۆن بێت تۆ ئەگەر ئاوازەکەت گۆڕی هەست بە شتێکی تازە و نوێ دەکەی فەرق دەکا وەکو هۆنراوەی تازەش هەمانە هۆنراوەی تازەش لە کووردا هەمانە زۆر ئەو هۆنراوانە بنووسن یا کەمن بە بەڵێ هەیە لە کوردیشا هەیە بۆدینی قەت شتێکی و سۆتە نەبێ مەسەن تو بخۆ بنویس بۆ دەڵێم بسەگەل بخێت ئەمە بی پرسێر وڵە یەکەیەوە بۆدینی شمێژە من یعنی شتێکی بۆدینیە تایبەت سرود قەدیمە هەبین ڕاستی ئەزێ بچی پاروا بزانم شتێکی کرمانجیتان بادین و کرمانجیتان وت کەی پار نازانم لەبیرم من گوت من پارژی گوت گوت وا بوو پار داوات کردوتیان نیمانە ئێستا ئامان خۆش باکووری کوردستانی ڕاستی ماشەڵڵا گەلک تایبەتێت بێژە بزانانی کاتەکە کیش حاضر شتی تایبەت و خۆشی تێدایە بادینی بەڵام ئێمە چونکە لە ناو زمانیش با بڵێن سۆرانیدا پەروەردەکراینەوە هەر لە ناوانیشین و مۆشەحات و مەولود و مناسبەکانیش هەر لە ناو خۆیە زۆر بەکەمی با بڵێن وەکو زاخۆیا وەکو بڵێن بچین بۆ دهۆک و ئەم شوێنانە بەس ئەوە نابتە هەنجەت بڵێ وڵا من بادینی نازانم من بەخۆم خەڵکی دۆکم نا لەمە بەوەستم تێ بگا مەبەستی من ئەوەیە ئەگەر بەهاتە بە مەسەلەن ئێمە زوو بچوبین بە ئەو شوێنانە و کاتە بە ناچاری دەبووە ئێمە کار لەسەر ئەو هۆندراوانەشدا بکەین بێگومان شتی خۆشی تێدایە هۆندراوی بادینی ناوێ خودێ لێ بینە و زانی کا بادینی کرمانجی تا چ حاضر کرێ مخاب چوش دست مای امور حکم دین مای فنابو عز قدر مای ويغريب بك اسم يا رايا نإرشادا نهم دادا زمان كفر الحادا رسول هاشم كاني خدا نشارع قرآني مخابن شوز دست أمور حكم دين ما غريب بك اسم يا نإرشادا نهم دادا زمان كفر الحادا رسول هاشم كاني خدا نشارع قرآني
وای نەخۆشم ئەس بریندارم بەدڵ گۆڤان و بێزارم ji ber İslamê naçarî bila bimrînim û وی دەست خۆش دەنگت واللهی ماشله ئەکە تو هۆسا بەردەوام بی ئەس بزیم هێدی دەبەرەف بادینا و کرمانج بەچی هێدی دەبەرەف با کوێری کوردستان هەر ئەبێ ئامادەشی کاچکە ئێمە هەرم شەویش نییە لەگەڵ ینی بە لێرە ئەویان هەر لەگەڵمانە بن کاکشمان داواشتی دیکەشێک زایمە بەستم بچێ مامۆستا عەبدولقادر تەلەفوزاتەوە بادینی و کرمانجی گەلە جۆن دەردکەوێت یعنی مرۆڤ هەست پێ ناکرد مەسەلەن تو سرود بێژەکی الهەولێرێ مەسەلەن ناوچە سۆڕانی وانێ الحمد لله قصدي خداه بجا ازيوات كم بردوام کەس هەیە لە خانەوادەتان وەکو خودی جەنابەت ئاها دەنگی ئەو دەنگە ڕەسەنە و شتێکی ویراسیشە لە باپیرمەوە مایتۆ لە بۆمان بڵێ باپیرم کە من بە ناوی ئەو کراوم لە دەیەکەی خۆمان کاتێک کە بانگی دەدا زۆر لە شوێنێکی دوورترەوە جۆبیستی دەنگی دەبوون و جۆبیستی بانگەکەی دەبوون و دەنگی زۆر خۆش بووە و باوکم بە هەمان شێوە دەنگی خۆشا و مامم بە ڕەحمەت بی زۆر پاڵپشتی منی دەکرد هەر پێمی دەگوت هەموو کات دەیگوت داهاتووت دەبێ ئینشاءالله و الحەمدولله گەیشتم بۆ داهاتووە دەنگیشی زۆر خۆش بوو و کوڕی خوشکەزایەکیشم هەیە ئەوان لە شاری کەرکووک دادەنیشتن ئەگەر قورئان بخوێنی نەیبینی یارووا دەزانی منم ئەوانیش هەر سرود و مناجاتیان و تۆ باپیران ئەوان بڵێ وەکو مناجات و مەولودی و ئەو شتانە بەبیرم دێگچکە بووم بابم و مامم پێکەوە دادەنیشتن هەموو جار دەفیان دەژەنی و سرود و مناجاتی ئاینیان دەگوت ئەوە بۆیە ئەو پرسیارەشم لێ کردی هەر بالموناسەبە من چونکە خەڵکی کەرکووکم دوێنێ لە کەرکووکەوە تەلەفۆنیان بۆ کردومتیان ئەو دەنگە خۆشە کێیە یەکەم جارە ئێمە لەوتم نا پاریش لەگەڵمان بووە بە دەرکەتم خزمەتیش گەل کەرکووکیەوە ئەوە کەرکووکیش دەرچوین کە تۆ بیانی ئەی چۆن ئێمە زاوامان چەم سۆمالیە کاکە خزمی هێت ئەسڵ دەنە ئەسڵ تو بخۆ خەلکی کردی مامۆستا ئەسڵ خۆشناوم هی گوندی بەرەکەیمە باڵە خۆشناوە بەرەکەتە هەر بەرەکەتەیش ئەی تەبعاً لەشتان ساغ بێ ئێستا چ بەرهەمێکی تر حازرە وڵی زۆر شت حازرە ئەمە هەموو جارڵین بەدڵی خۆت بێت تۆ باشترین هەڵبژارنەکان هەڵەبژێ بەری سەگی بێژت فکرم بۆ هەندێک چوو مەسانی باشداری ڕێوڕاستمەوە بین چ نافخدا بێت چش دەرە بێت چ تشتێکی خۆش سەرێتە هاتیە مەسەلەن چت گەل ئەحمەدی وانە بیانژی بتنێبی تشتێکی خۆشە سەنەن سەرهاتەکە خۆش سەرێتە هات بە سەرهات وڵی بڵێم چی نازانم والله ئەحمەد هەر پێ دەکەی لەسەرەتا پێ دەکەی نازانم چێ ماوە ئەحمەد وا سوور بۆ دیارە شتێکی زۆر خۆش ڕووی داوە ئەحمەد ئەگەر باسی نەکە بە خۆت باس کە دیار بوو بە دەمو چای بە پێ دیار بوو ئەمن ئەوانەی کە لەگەڵم لە گروپەکەن تەمان بە خۆم ڕادەبینە 6 کەس و ساڵانی چە بە یەکەوەین یەکێک لەوانە کامەران یادی بەخێر کە ئێستا لەگەڵمان نییە کوڕی مامۆستا مەلانامیخی ڕەحمەتیە مامۆستا مەلانامیخ یەکێکە لە قورئانە ناودارەکانی کورد کە جێگای شانازیە لە نەجەف و کەربەلا و بەسڕا و بەغدا و مووسڵ و ئەو شوێنانە شێخ نامە مستەفا حوسێن مەشهورە و ڕەوازێکی زۆری هەیە لەوێ جا ئەو زۆر کۆمیدیە شتی دائیمەن ئاوا زۆر جاری وا هەیە شتی وا دەکا ئێمە هەمووی دەداتە پێکەنین زۆر جاری واشەیە بە ئەنقەس دێ من تووڕە بکە جارێک مەولودمان لە مزگەفتی جەلیل خەیاتی هەبوو زستانیش بوو باران دەباری لە مەولودەکەی تەواو بووین ئەو تەکسیەکی پێبوو بیکاشۆر جەماعەتی مەولودی هەموو لەگەڵوی سوار بوون کە دەچینە مەولود من دەچم هەموو شتێک حازر هەموو شتێک ئامادەیەوەی سەر دەست پێ دەکەم کە تەواویش بووم زۆر جاری وایە لەگەڵان دەمینێمەوە ئەگەر ئیشم نەبی تا ئەشیاکان کۆ دەکەنەوە اینجا دەڕۆین زۆر جاری واشە ئیشمەبی دەڕۆم ئەوان خۆیان کۆی دەکەن جا ئەو جارە لەگەڵیان مابوومەوە دابنیش ئەشیاکانیان کۆ دەکردو دوای دەرچوین لە نەچوینە ناو تراڤلایەتەکەی کنجەیل خەیاتی لە بن سرەکەی سوڕاینەوە ئەو دیو ئەوان لە پێشم بوون بە ئەنقەس لە ناوبندی جادەی سیارەکەی ڕاگرت بەس دەوەی ئەمن تووڕە بوو
باران دەواری ئەمن بەخۆشم گوتم مەوعیدەکەم هەیە من دەی بڕۆ گوتیان توخوا مەڕۆ پێکەوە دەڕۆین دیارە ئەو شتیان بەرنامە داڕش کردی لە پێشتر ئیتر کە دەرچوین لە ناوەندی جادەی سیارەکەی ڕاگرت لە پێشە من مەلزا نەبوو نەبەولای دەرسم ئیشم هەیە ئەمن بخۆم بەعەزە لەمە وەڵام هۆرنم لێدا سێ چادە هۆرنم لێدا جەماعەت دیتم دەرکیان کردو هاتنە خوارد عەلە ئەساس سیارەکەی پاڵ دەدەن من زانیم ئەوە بە ئەنقەستە ئەو کاتە هەستم کرد گوتم بەخوای ئەوە بە ئەنقەست وەی کردیە گوت بێ جەماعەتی چێش سەرپەرشتی فیلمەکەی دەکات ئەو تاکتیکەی گوت بێ جەماعەتی ئەنگۆبەر نەخوارێ ئەمن دەدەمە یەک سەبر دەڕۆم کە ئەنەهو ئەنگۆ سیارەکەی پاڵ دەدەن کە ئەنەو سیارەکە عاتڵە من دەڕۆم بەخۆم ئەنگۆ ئەزیەت نادەم بەسییان گۆ دەستەکیش پێوە بنێن لەسەر سیارەکەی پاڵ دەدەن وەڵامیش زۆر هۆڕم لێدار خۆیان تێک لێدا ئاخیری مەجالەکەم بەگر لەولایە زۆر بە سرعت دەرچوم زراویان چوو دەرکەوشتیانەوە پێدەشتیان سارەی ئێستاش ئەو شتانە دەجێرنەوە شەوە چیت کرد لە مەولودی لە مەلا ئۆمەری داهاتینەوە زۆر سایری شەقلاوەی گلۆپ و شت هەیە پێشەوەی بگەیت جێی سەیتەرەی قەدیم گلۆپ لەوێن دەرنیە لە ناو جادەی زۆر تاریکە کامەرانیش لە پشتەوە بەبێ لای داهات بەلایەتی من دەڕۆی سبحانەڵە گەیشتە تەنیشتە من نازانم چی هانیان لەگەر من سوار بگوتی مامۆستا کامەران لایەتی کوژانتەوە بەلایەتی تو دەڕوە ڕاز ئەمیش لایەتی کردەوە لایتم کوژاندەوە کامەران زۆر بە مشەوەشی یعنینێ لایتەکەی پێ کرد و زۆر مشەوەش شڵەژا زۆر مشەوەش بوو باوەڕ بکە سیارەم ڕاگرت ئەوەندە پێکەنی یعنی باش بوو کامەران لە گروپەکەی نەمایە ڕوانا لەگەڵمانە کامەران ئێستاشە لەگەڵمان ئێمە 6 کەسین بەخۆمرا بەڵام بەرنامەکەی ئێوە وا دەخوازی یەک لە چاڕی مەقلەبی تریشەکەین مادەما مەقلەبی تریش شتی زۆر سیر ئەنجام دەدا کامەران یەکێکە لە بڵێم چی نازانم تەکسی هەیە ئێستا نەیمایە تەکسی نەمایە مادەم تەکسی ئێوە دیارە سەحبەت هەر بەخۆی زۆر زۆر دیارە تۆش مامۆستا تۆزێت لەوەچە تووڕەبی بۆیە ئەو حەزبدا تووڕەیان خۆت ناتووڕەنی تو ئارام دیاری ئاوها نازانم من تووڕەنیم وەکو باسیشم کرد ینی تەعامل وها لەگەڵیان نەکردیە کە من مامۆستایان و لەوان گەورەتر مۆشتانە دائیمەن بەو شێوازە تەعاملم کردیە کە وەکو ڕەفیقیان وەکو برادەریان ینی زۆر جار گاڵتەشیان لەگەڵ دەکەم دوێن مۆشتا ئەمەدا ڤێجا دیستە دەست پێ بکەینەوە ناوێ خودێ دەبینە بزانین کە دەبێجارێ ئینشاءالله حب الحسين وسيلة السعداء وضياء قد عم في الأرجاء حب الحسين فهو الكريم ابن الكريم وجده خير الأنام وسيد الشفعاء لمدحه ماذا أقول لمدحه ماذا أقول ذو رأفة بالمؤمنين ذو رأفة بالمؤمنين ورحمة سماك ربك في القرآن محمدا
ماذا أتي يا حويد الركب غن أنا فيها وذاك الأوان أتي يا حويد الركب غن أنا فيها وذاك الأوان ليس لي سوى روحي ثمن وأعد لنا حديث من ملأ الوجود بالمنن وأعد لنا حديث من ملأ الوجود بالمنن أحمد الذي سن السنن قسما بمن أعطى ومن كل مؤمن بيفتتن قسما بمن أعطى ومن كل مؤمن بيفتتن لا يرى به أولى الفتن لا يرى به أولى الفتن فاطمة أولادها في الجنان السيادة فاطمة وأولادها في الجنان السيادة ربك تحسادها لا تنولهم قبول فاطم 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 بنت الرسول فاطم 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 هي البتول مع مريم آسيا والحباب الغالية 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 في الجنان العالية قصرها من له يطول فاطم 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 بنت الرسول فاطم 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 هي البتول يا خوادن وي خودش ترازيب وي دستو دنگه تو تخوش رمضان دا بطيبة تجي يعني درچون مولود دي وهبن تشتكي وصهية بطيبة تجي البر كورونا يانجي همين تشترا وسطي حتى شبار ولا حتى نوكا والله بيش رمضان بوني هبو لما لا كان أبيش نسبة زور كم زور كم وكو بيشونية بيشوتر بيشي أو نخوش يا بابلين هفتانا يعني اگر هر مولود من نبا مولودك من هر هبو همو هفته ساعت دو سه جاری وهبو بلام استا بوهي او نخوشيوا بانجي مولود نكراوي تر او مولوداني ككرا شبابلين مناسبه خانو تاو كردنو تاك جنهينام بوا ياخذ مناسبه يعني وقت خانو جيت ممكن مولودات كن خلق الهولاد اي كان كاتي خانو تاو دبي جاري وايا بيش كدستنا وخانو كي كابرا مولودي تيداك ياخذ مولود من داليان خواي قورا مثلا صالانه كمن داليان يا خواي قورا من دالي چان بيدا بخشي بمناسبه مولود تشدي مثلا زاروك بين بوك فاغواستن خاني تشدي وتشلي مردو زور زاري وهي لسيم روجي تعزك عينا دي كان مولود ناو افرتان هر عادته نوكو اما بلام افرد لبويان دخوينيتو او عادته دوم روجي تعزي باشي عصركي دبتا مولود كاك عبد القادر اسا ابو زمان عربي چون كاك جبانوتي زماني كرمانجي بعدين يكاد زور اكسنتكي لجي خوي بو عربي كاش زور طواوه هربا طاء وضاء وتنكا ديارك كان طواو او وشانه دربري واي كردوك ولا خوارونا وراستي عراقيش چونك عربيكي زور طواو ازاني تو مولودي كانش زور بيان وەک هەستی پێکەم عەرەبی زۆر زیاترە ئەچن بۆ ئەوێ یاخود هەر لە سنووری کوردستانن بە خودای
وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتە عەرەبیەکان تا ئێستا نەچوویمە بەڵام لۆ وڵاتی تورکیا 2019 بانگەشتکران بە فەرمی لەوێ نزیکەی 13 تا 17 بەرنامەمان تەزیل کرد ئەوانی شەر بۆ مانگی ڕەمەزانیان بوو وە لە شاری بەغدا ورن بەر لە دە ڕۆژێک پێش ئێستا لە شاری بەغدا بانگێشکرام لێش بەڵام لەوێ زۆر بە کوردی مانگوت حەزیان زۆر لە کوردی بوو باوسان دڵقادر ئەمدۆ ڕێککەفتنەکێ بکەین ڕێککەفتنەکێ بکەین ئەسەرێ 5 دقەمەیەتمون 5 دقەمان بەڵێ ستودیو ئەم بە پەمیتش بە بووە جاکدمە پێشکیوان 5 دقه هەرم بخاطر خۆشی خوازی ئێوە دمە چ پێشکەشکی ئەو 5 دقه بووتە و کاک ئەحمەدێ برا و ئەم دخاطر خوازی بەسم دلوێر بینم لە گۆداریەوە چ دێتێکەلکی والله نازانم من تا دەست پێنەکەم نازانم چی دەڵێ ارتجالی نعمەتە خودەیە کە بەشەوە نێژە پاشی بە چارێ پاشی بەوە خێر و بەرەکەت و سەحەت بێت ئەم دلوێ دەرێ خاطرە خوش بەخوازین لێ مامۆستا عەبدولقادر دەنگی خۆی خۆش سرودر خۆی تایبەت گەل کاک ئەحمەدێ برا خودە حەز کردمان 5 دقه دەت گەلا دەبن و ئەم دێ بەرنامەی گشتین گەبداوی ئینین ئینشاءالله پاشیوی ئەم شەویش بە دڵی ئێوە بوو بێت وەک هەمیشە دەیڵێم و دەیڵێمەوە لە دوعاکانتان بێبەشمان نەکەن زۆر سپاستانەکەین کە تا ئەم کاتەش لەگەڵمان داست خۆ حاضر کە هەندە سناپۆ سلام علیکم روحي شيرين لبارسي امرك ميل الدنيا امرك ميل الدنيا نوري بناي سوا كان بين بليسو سمسيا بين بليسو سمسيا بين بليسو سمسيا باي أزل هاتو لنا كاو مدرسة هاي بيسايوا مدرسة هاي بيسايوا حجرة كي تدريسي استام توزي غام لين اشتوا توزي غام لين اشتوا توزي غام لين اشتوا روحي شيرين ملباتسي امركا ميل الدنيا امركا ميل الدنيا نوري بناي تاوكان بين بليسو سمسيا بين بليسو سمسيا بين بليسو سمسيا يذب بسمة مدينة تابلين بوخي أوا تابلين بوخي أوا يذب بسمة مدينة تابلين بوخي أوا تابلين بوخي أوا عبدي قناكر لقى في فخر عالم كوتوا فخر عالم شادوا فخر عالم شادوا روح شيرين ملبارسي امركا ميل الدنيا امركا ميل الدنيا نوري بناي سوا كان بين بليسو سمسيا بين بليسو سمسيا بين بليسو سمسيا يا رسول الله لظل ما اشتياق بيدا بوا اشتياق بيدا بوا مزرعة زرق بزاري اقري تبر بوا اقري تبر بوا اقري تبر بوا روح شيرين ملباسي امركا ميل الدنيا امركا ميل الدنيا نوري بناي سوا كان بين بليسو سمسيا بين بليسو سمسيا بين بليسو سمسيا يا شفيع المذنبين ساري كارم بكا زور بشيمان معلازي قلبي بمارم بكا مرهمشي لو دروني وابرين دارم بكا روح مشي بوزيلتو وتسابق بمارم بكا بهم كرام كازامي عشق مستخو مارم بكا بهم كرام كازامي عشق مستخو مارم بكا شاد من ضبو زارو زليل من البغم عمرك من راب لا ولعبي دنيا بشكم
ڕۆژێشی ڕوونم نەدی غەیری غەم و دەرد و ئەلام گەرچی زۆر ساحب گوناحم ئومەتی تۆم هەرسیە هەر بخۆت ڕەحمێ بە ئاو ناڵەی زارم بکە هەر بخۆت ڕەحمێ بە ئاو ناڵەی زارم بکە